من بخير ئالۆز بوو ئالۆز بوو. جنابی مام جەلال بەڕەحمەت بێ کە لە ژیانە بوو قەت قەدانی نەناوە بە کاک پاڤڵە. تۆمارێکی دەنجی کاک پاڤێڵ تاڵەبانی سەرچاوی دارایی ئەو موەسسەیە چییە کە کاک بافڵ بڕی بێت ئێستا بە چێژینەوە؟ هەتا باوڵ و خەڵکی تر ئەزانی لە چ لایەنێکەوە ژەر خواردکراوی حەوت جار هەوڵی کوشتنم درراوە لە حیاتی خۆما. ئەمەی ژەهرەکە حساب ناکەی جارانی شەرەوت حەوت. هەروابی دەکردەوە مەلا بەختیار دەبێ ئێستا بە جداشەوە ئامامە بۆ شێوە دەکەوێت سیاست وازی لە مەلا بەختیار هێناوە بەس ئەو واز لە سیاست ناهێنێت. پێم بڵێ چوو کردی جێشاناز ئەمە خەوبینینی حشترە کە پرسیارێکی حاج بکەم مایکەکەت ئاواچێ بۆ سەر یاوە دەی درەنگی شەو کێتکا لۆوەی ئەهان نەجاتت بی لە ناو پرسیارەکە مقابلەی وام نەدیوە پێ برارۆکە ناشرین دەری کرد. دوو کوڕی دەنگ خۆش هەل لێرە مینی کۆنسرتێکمان بۆ کرد. فەرموو ئەوە عادە سلوبناوی فەڕەنسی تر هەمووی بۆ ئێوە مێنێتەوە بەس با جەماعەتی سۆرانیش بگەڕێنەوە دڵمە ترسێ بە پاسە گەڕێنەوە ترسم دوور بێ شتێک ئەوە نیە دنیا تاریکە بێ با ئەوان بەڕێکەین ئێمە خۆماوانەمەینەوە تا بەیانی قساکەین. زۆر بەخێر هاتنی مەلا بەختیارەکەم من بە سۆستەلەوی لە زانکۆی سۆرانەوە لە بەشی بایۆلۆجی دەخوێنم. پرسیارێکم هەبوو هەرچەندە پرسیارەکەش لەوانێ دووبارە بێ باسی گەندەڵی دەکەێت. پرسیارەکەم چۆن بوێری ئەوەت هەیە بە سیاسەکان بڵێ گەندەڵ لە کاتێکدا خۆشت پیاوی سیاسی ئەم متمانە بەخۆبوونە و خۆپاک دەرخستن لە چیوە سەرچاوی هەڵ دەست خۆش دەست خۆش ئەوکەی دوای ئەو کێیە دیکەن بە خاتری درەنگی شەوەکە کەم پرسیار بکەن. بیکەن بە خاتری ئەم شەوە درەنگە ئەم کاتتان باش ئەوە پێتان وایە وەزعیەکێتی و پارتی زۆر خراپە. من ئێستا تۆزێکتر لە ماڵی ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی داوەتم باشە کاگوشار نایڵێم ئەم پێی خۆش نەبێت چۆن پرسیار ئەم کاتتان باش یوسف ئەنوەر قوتابی قۆناغی سەی پەیوەندێنێ دەوڵەتیەکان لە زانکۆی سۆران. کاک مەلا بەختیار باسیەوەی کرد کە لە خانەقین بە شانازیەوە زانکۆ پەیمانگای کردوێتەوە و نزیکەی چل گەڕەکی لەو گەڕەکە دامەزراندووە. بەڵام لە هەموو جیهان ئەوە ئەرچی کەسێکی حیزبی نییە، ئەوە ئەرچی کەسێکی حکومدارە بۆ نمونە وەزیری ناوخۆیان ئەنجومەنی وەزیران. ئەمەیە بزانم لە ژێر ناو نیشانێک و کارانێ کردو. زۆر سپاس. دەست خۆش دەی کەیتر ماوە سۆران دوایین کەستوی ماڵێ من سلمان باقەکەیت ناوێ باقێکە باقی ئەو خزمانانە ناوێ. من ئەحمەد سلمان لە زانکۆی سۆرانەوە وڵا پرسیارەکانی من زیاتر تایبەتم بە پارتە ئۆپۆزیسیۆنەکان با حەقیان نەخۆین. لە دیدی مەلا بەختیارەوە ئایندەی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستاندا بۆ پارتە ئۆپۆزیسیۆنەکانە بێ یاخود بۆ پارتە کۆنەپەرستانە بێ وەکو خۆت باست کرد و لەقێکی تری پرسیارەکەم ئەوەیە کە لە ئێستادا بارودۆخی پارتە ئۆپۆزیسیۆنەکان چۆنە بینی؟ ئایا بە ئەندازەی سەردەمی گۆڕان بەهێزن یاخود کەمتر یان زیاتر؟ دەست خۆش دوو سۆران ماوە ئێرە و ئێرە فەرموو. ئارام فواد ئارام فواد من مایکەکە لەگەڵ علی کوڕی شەید حوسێن مەنسوور هاوپۆل بوومە و دایکی علیش مامۆسای برام بووە و زۆرم پێخۆش بوو کە پوری وەکو پەرلەمانتار دەرچوو. بەڵام لە جیاتی ئەوەی کە پوری ئەو علی یعنی خوشکی حوسێن مەنسوور بچووتە بانگەشەر بۆ بکردە ئیشێکی باشتر نەکردایە بۆ خانەقین باشتر نەبوو. ئێستا زۆر ناوچی خانەقین هەیە ئەسڵەن شتێک نییە بە ناوی گوندێکی کوردەوە هەمووی چۆڵ کراوە کەسی لێ نییە شتێکت بکردایە باشتر نەبوو. بۆی سیاری تر دکتۆر نەجمەدین لەسەر دکتۆر نەجمەدینە جەناب دوتت ئەگەر سی دەرزیان لێم نەدایە جەڵتەی مێشک لێمێدا و دکتۆر نەجمەدینیش بە جەڵتەی مێشک وەفاتی کرد. پێشەوەی وەفاتش بکە هەنێک گۆڕانکاری لەسەر جەسەری دەرکەوتوو بوو دکتۆر نەجمەدین لاواز بوو دەنگی گۆڕا بوو پرس لە سەری نەما بوو. بەڕای ئێوە ئەمە شۆکارێکی ژەهر خواردکردن نییە کە دکتۆر نەجمەدین لە پشتیەوە کوژراوە بە ئەگەرێک شتێکی تریش دکتۆر نەجمەدینێکی دیکە بەڕێوەیە بەڕای ئێوە یعنی کەسێکەیە وەکو جێگرەوەی دکتۆر نەجمەدین. من دانیال دەرچووی زانکۆی سۆرانم. پرسیارەکەی منیش زیاتر پەیوەست دەکەمەوە بەلایانی ئەکادمیە ئەگەر زانیاری لە بارەیەوەدا هەبیتن. زۆر سەرچاوم خوێندێتەوە وەکو ئەو کەسە ناودارانەی وەکو یوڤال هەراری، قارۆل پینتەر، وەروە زۆر کەسانی دیکە زۆر باسی سیاست دەکەن. بەڵام چەندی تەماشای گفتوگۆیەکانی ئەمڕۆم کرد زۆر ڕەشبینیەکی تەواوی پێوە دیار بوو. پرسیارەکەی من ئەوەیە زیاتر چۆن لە تاریکایی ئەم سیاسەتە بینە دەرەوە قەنەعەت بە خۆمان بکەین کە چ شتێک ڕاستە و چ شتێک هەڵەیە. زیاتر پرسیارەکەمەوە ئەگەر زۆر بە شێوازێکی سەرچاوانەی کە باس لێوە کرد. زۆر سپاس. کاک مەلا بەختیار کۆڤان پرسیاری کرد ئەڵێ خیانەت چییە؟
چ شتێک پێوترێ خیانەت سنگەری ملەتەکەت واز لێبێنی بچیتە سنگەری دژمنەکەت ئەمە خیانەت جا ئەم سنگەرە بە شەڕەت فەنگ بێ بە جاسووسی بێ بە ئەتیفاقی سیاسی غەڵەت بێ ئەمە هەمووی خیانەتە نمونەی زۆرە لە مێژووی کووردا زۆرە لە یەکەمین هەڵگەڕانەوە لە مێژووی کووردا کە ئەچێتە قاڵبی خیانەتی کوردایەتی هی یەزدان شێرە 1938 کە لە میری بەدرخان هەڵگەڕایەوە ئەو یەکەمین خیانەتە کە چوو عوسمانەکانی هێنایە ناو قەڵاکانی میری بەدرخان و داگیری کرد لەو ساوە تا ئێستا بەردەوامە هەر لایەک چوێتە پاڵ حکوومەت خیانەتە دووەم شاکر پرسیاری کرد ئەڵێ تموحی سیاسیت زۆرە لە کتێبەکە تا هێرشەکەیتە سەر 4 کەس ئەوە بەشی یەکەمێتی بەشی دووەمیشی ئەڵێ لیژنەی تحقیقیت لەسەرگیراوە هۆکاری ئەوە چی بووە وڵای ناوی چێ و برادرە شاکر لەزانکۆی ئەمریکی لە دهۆکەوە شاکر گیان هەر سیاسەیەک تموحی نەبێ سیاسی نییە طموح یعنی چی؟ یعنی تۆ دەستکەوتێکت هەیە سەرکەوتنێکرد بەدەستێناوە خەباتەکەی بۆ ئەوی سەرکەوتنی تر بەدەستبێنی پلەی حزبایەتیت پلەی دەسەڵاتت زیاد بکەی ئەمە طموحە ئەمە ڕەوایە شتێکی ناڕەوا نییە ناڕەوا ئەوەیە بچێ پیلان بیجێڕی موامەرە بکەی خەڵک دەرمان خواردوو بکەی بوختانی درۆ بۆ هاوسەنگەرەکانت بۆ ڕەفیقەکانت بکەی لەناو کۆنگرە موامەرە بکەی نێڵی دەرچێت درۆی هەڵبەسی نێڵی دەرچێت ئەمانە ناڕەوایە ئەگەنە ڕەوایە تۆ ئێستا بیر لەوە بکەیت و بیبێ ڕێیس سەرروکی ئەقلیمی کوردستان زۆر ڕەوایە حقی خۆتە ئۆباما لە گوندێکی ئەفریقیا باو باپی بنەچەی لەوێ لەدایک بۆ بە ڕئیسی ئەمریکا کاکە سەرۆکی ئەرجەنتین 18 ساڵ هاوڵاتیکی سووری بوو ئێستا تۆ بچیت هەر وڵاتێکە کە تەجەنوست کرد ئەو ڕۆژەی تەجەنوستێکی بۆ بەیانی بۆ تی خۆتەڵ بژێری بۆ سەر کۆماری ئەو ڕۆژەی جنسی ئەو وڵاتە وەرەگری تۆ مافی خۆ کاندیدکردن بۆ سەر کۆماری باسی لیژنەکە کاک لجنەکە ئەمە کەوتینە ململانێکی سەخت لە ناوێکی نیشتمانی کوردستان و لە ناو کۆمەڵە کەوتنە ململانێکی سەخت دوو هینی ئایدۆلۆژی جیاوازمانە بوو ئەلەمەوە جواب دەدەمەوە من ئەو کاتێک کە ئاڵە شۆڕشماندا مەزران بۆ معلوماتی جەنابەت من یەکێک لە سەرکردە دیارەکانی کۆمەڵەوەی چەتی بووم یعنی لە دوای مامجەلال و کەکنوشران ناوی من ئاهات باشە ناوی من هات من بە ئیرادەی خۆم وازم لە پلەپایە هێنا چوم دوای ئەیدۆلۆژیت کەوت هیچ مشکلەی پلەپایەم نەبووها هیچ دڵنیابە و یەکەم جارش یە قسەکەم کە کارەساتی هەکاری ڕوویدا کاگنەوشیروان مامجەلال مامۆستا جەعفەر کە ئێستا ماوە وەسیەتیان کردبوو ئەگەر ئێمە شەهید بووین لە قەندیل بوون تیارەی ئێرانی لێ ئێدان تیارەی عێراقی لێ ئێدان وەسیەتیان نووسی بوو تویان ئێمە شەهید بووین مەلا بەختیارە بێ بە سکرتێریەکیتی باشە حەزەکەنەوە مامۆستا جەعفەر زیندوو تەلەفۆنی بۆ بکەم زانەوە قسەی وایە وانە من مشکلەی پلەپایەم نەبوو من قەناعەتی ئایدۆلۆژیم جیاواز بوو لە ناو یەکێتی و لە ناو کۆمەڵە و لە بەرامبەر ئەو سیاسەتەی کە ئەگیرایە بەر ئێمە وتمان کێشەی کورد لە کوردستانی عێراق بەشێکە لە مەسەلە دیموکراتیەکانی عێراق لەم خۆناغا هەر چوار پارچەکەی کوردستانمان پێ ڕزگار نەکرێ قسەی ئێمە دەرچوو وتمان کوردستان بە خەباتی چەکداری ڕزگار نابێ بە ڕاپەڕینی شارەکان ڕزگارێ بێ ئەو کاتە لە شاخ ساڵی هەشتاویەک وامان وتووە مەقالم هەیە لەسەرەوە قسەی ئێمە دەر وتمان کۆمەڵە هەڵەوە شێنرێتەوە قسەکەمان ڕاست دەرچوو بەڵێ باشە قسەکەمان لژنەی تاقیقی بۆچی دانراوە چیمان کردووە لژنەی تاقیق بۆ دانراوەتمە بابە ئێمە ئەبین بە ڕەوتی سێهم لە ناوی کیتی نیشتمانی کوردستان باوەڕمان بەم سیاسەتی فلان و ئەوە نیە ئەبین بە ڕەوتی سێهم وتیان باشە کاتێکمانزانی هاتنە سەرمان بەڵێ لژنەی تاقیقی چیت یعنی هەر شەرمەکەم باسی لژنەی تاقیقی بکەم لەو مێژووە هەر پێم سەیرە سەراپا گرتنەکە تحقیقەکە حکومەکە دیعایەکانی سەراپا بە پوشێکی قەڵب ناکڕم لە تاریخە یەک پوشی قەڵب نایکڕم لە تاریخە چونکە ئەگەر ئەوە جگەی شانازیە با بڵاویکەنەوە ئەوەی کە لژنەی تحقیقی بۆ لەگەڵ من با بێتە سەر تەلەڤیزیۆن بڵە شانازیەکەم لەگەڵ مەلا بەختیار تحقیقم کردووە ئەگەر شانازیە با شانازی بکەن بۆ باسی ناکەن لەبەرەوەی عیبە شنۆ پرسیاری کرد ئەڵێ تاکەی کورد بێدەنگە بێ و 100 ساڵ بەسەر لۆزان تێپەڕی بۆچی ناتوانین هیچ لە چی بێدەنگە بێ لەوەی کە داگیرکاری لەسەر کوردستان چۆن بێدەنگین کووە لە سەردەمی لۆزانەوە تا ئێستا کە ئەو پرسیاری کردو ئێمە لە شەڕین لە بەرەنگاریین لە کوردایەتیین وازمان نێنەوە کۆ بێدەنگین لە هەموو بەشەکانی کوردستان کوردایەتی هەیە بەڵێ ئارام پرسیارێکی کرد ئەڵێ بافڵ تاڵەبانی کارێکتەرێکی بەهێستر و باشترە بوو بۆ سەرۆکی یەکێتی یان لاهور شێخ جەنگی ئێمە لە ئەنجومەنی باڵا هەردووکیانمان قبول نەبوو هەردووکیانمان قبول نەبوو بۆیە چوونە ئەنجومەنی باڵا لەسەر تەلەڤیزیۆنیش ئەمە وتووە ئێمە ئەو هاوسەرۆکایەتیمان قبول نەبووە بۆیە ئەنجومەنی باڵامان داهێنا بۆی ئەوانەی وەکو من بوون لە ئەنجومەنێک بین بتوانین هەندێک دەوری خۆمان ببینین بەبێ ئەوەی ملکەچی هاوسەرۆک بین یا سەرۆک بین یا ئەوە بین ئەمە سیاسەتی ئێمە بۆ لە ئەنجومەنی باڵا تا ئێستش ئەو سیاسە لە ناو ئەنجومەنی باڵا بەردەوامە ئەم ئەنجومەنی باڵایە چنێکە کۆنە بۆ تۆ ئەنجومەنی باڵا یەکەم جەنابی کاکوەستە نەخۆشە خۆتان نەزانن زۆریش نەخۆشە
دومیش ئەو برگانەی لە پەیڕووی ناوخۆ بەبێ کۆبوونەوە لەگەڵ ئێمەدانراوە هەموو برگانەمان پێ بەرگەی کەمبایەخن لەبەرەوە نەکۆ ئەبینەوە نە ئامادەشین بە پێ ئەو برگانە بڕیار بدەین باسی 22 هەلیکۆپتەرەکەی وڵا ئەوە زۆر مەمنونە دەبم دە لەسەر 11 مانگی 1970 هجوومێک کرا بۆ سەرکردایەتی یەکێتی من مەسوولی ژەبەی شوێنێ بووم شەڕەکە لەوێەوە دەستی پێکرد حوت ڕۆژی خایان کاگنەشروان لە کتێبەکەی نووسیاڵە 50 کۆپتەرمان بۆ هات ئەو بچن بیخوێنەوە لە کتێبی لە بناری دانوبەوە بۆ خڕی ناوزن بیخوێنەوە ئەو کاک برایم جەلالە کە من جوابم ماوەتەوە ئەڵێ نەخێر 50 بوو 54 کۆپتەر بۆمان هات لە سەرکردایی ئێمە لە شەڕێکە خۆم چوو بووم و تحقیق لە چۆنیتی شەهیدکردنی شەهید ئارام لە شەڕێکە لە میریاسی خوارو هەتا ئاگاتە ئاوایی حەمەیکەرم 13 پێشمەرگە بووین یەکێکمان شەهید بوو مامۆستا شەماڵ ڕابەری سیاسی قەرەداغ بوو شەهید بوو 22 کۆپتەرمان بوو من 22 کۆپتەرەموت دوایی کاک ئازادی سەرگرمە کە سەرتیپی ئێمە بوو لەگەڵ سامانگەریمیانی لەگەڵ خەڵکی تر مقابلەیان کردووە لە نەک 22-26 کۆپتەریش بوو ئەوە ئازادی سەرگرمە و مقابلەکەی ماوە ئەوە کاک سامانگەریمیانی و مقابلەکەی ماوە ئەڵێ نەخێر 22 بە 26 بوو تەمام 22 کۆپتەرگە ناتوتە سەر منتەقە لە من ئاسمانیان گرتووە لە هەندێک شاخ ئینزالیانە کرد لە هەندێک تەقەیانە کرد ئێمە لە سەعات حوتی بەیانیەوە هەتا هەشتی شەو ئێمە لەو دۆخە بووین ئەوەی کە لەگەڵمان بووە فەریدە سەسرد لەگەڵم بووە دلێری سێمەجید لەگەڵم بووە سامانگەرمیانی لەگەڵم بووە ئازادی سەرگرمە لەگەڵم بووە عومەر ئاوات قارەمانی لەگەڵم بوو خۆت دووسەیەکیان شەهید بوون ئەوانی کە لەگەڵم بوون هەمووی زیندوون بڵێم چی کاکە تکایە ینی ئەوانەی کە لێرن بەشێکی زۆرتانەوەی دوای ڕاپەڕێدن تکایە ئێمە من بێش بە حاڵەقۆم پێویستیم بەوە نییە مێژوو بۆ خۆم هەڵبەستم خۆجارێ مێژوو خۆمم نەنووسیوەتەوە نەمنووسیوەتەوە من لە بریبیرەوەری جوابی 4 کەسیش نییە جوابی 7 کەسە جوابم داوەتەوە نووسیومە لە پێشەکێکە یەڵام لە دوای 30 ساڵ بۆ یەکەمین جارە وەڵامی ئەو بەڕێزانە ئەدەمەوە یعنی 30 ساڵ تەحملی ئەم پەلامار و ئەم هێرشانەم کرد کە لەسەر من بوو هەر ئەموت با بیکەینە خاتری مامدلال بیکەینە خاتری شەهیدەکان بیکەینە خاتری کێتی با نەحەزەکان بە خۆمان خۆش نەکەین دوای 30 ساڵ من قەڵەمە مەڵگردو وەڵامم داوەتەوە وەڵامی 7 کەسیشم داوەتەوە باشە وەڵامی 7 کۆلم داوەتەوە لەبەرەوە من یەک ڕجا ئەکەم ئێوە نەوەی دوای ڕاپەڕین مەسئولێتی گەورەتانەیە بۆ مێژوو زوو باوەڕ بە درۆ مەکەن بە دیعایە باوەڕ مەکەن ئێمە حیزبەکان هەمووی ناکۆکین لە مێژووە ناکۆک بووین تا ئێستا بەداخەوە مێژوو بە ئەمانەتەوە نەنووسراوە وەکو پێویست بە ئەمانەتەوە نەنووسراوە کە بە ئەمانەتەوە نەنووسراوێ بەداخێکی زۆرەوە هیوایە هیچی نەکردو براوەتە لوتکە هیوایە زۆری کردووە بچووکە کرێتەوە لی گەڕێن کاتی بدەنێ زوو باوەڕ بە درۆکان مەکەن کاتی بدەنێ 22 کۆپتەر چیە کاکە حکوومەتی عێراقی بۆ ئاگاداریتان هەتا ڕووخاوە 480 کۆپتەری هەبوو بۆ ئێمە ئەوە بچن کوڕاسی معهدی استراتیژی لەندەن بخڕنەوە بزان حکوومەتی عێراقی چەند کۆپتەر 480 کۆپتەری هەبووە نیوەی جەنگی بووە نیوەی ئینزال بووە ئەم 480 کۆپتەرە بۆ ئاگاداریتان بە پێی نەخشەی شۆڕشی چاواشە کڕاوە شۆڕشی چاواشە لە ئەفریقیاوە ئینگلیزەکان دەستیان پێکردووە پارتیزانەکانی ئەفریقیەکانیان پێ لە ناوە برد شۆڕشی چاواشە لە 170 استراتیژی ئینزالکردنی جێش بە کۆپتەرە و لە 170 تەقەکردن لە پارتیزان بە کۆپتەرە ئەمە علمی عسکەریە یعنی خۆم 15 ساڵ فەرماندەی عسکەری بووم 15 ساڵ ئەزانم شۆڕشی چاواشی ئەزانم کۆپتەری یعنی چی ئەزانم پیلاتۆز یعنی چی ئەزانم کیمیایی لە عینی چی من بڵم چی من ئەو کاتە لەناو ئازارەکانی ملەتەکەم بووم پێشمەرگەم بڵم چی تۆ پێشمەرگەنێت و نایزانی یعنی گوناحم چیە تۆ نایزانی گوناحم چیە تۆ پێت سەیرە 22 کۆپتەر لە پێشمەرگە بە من ئەڵم 50 لی داوە ئێ باوەڕەکەی میکە چ بکەم قورعانت بۆ نایە بڵم بە قورعانە 22 کۆپتەر بوو پرسیاریان لێ کردی کە هاتوونەتە داخوازی کچەکانت زاواکانت دەستیان ماچ کردووی کامیان ماچی کردو وەڵا قوربانی بەمە و کەسەوە پرسیارە کرد من بۆ یەکەمین جار لە مێژووی هاوسەرێتی و ژنخوازیە بۆ یەکەمین جار من ئەوەم داهێنا خۆم چوم دەستی کچەکانم گرت هێنام تەسلیمی زاوەکانم کرد کە ئەمە لەناو کووردا عەیب بووە لەناو کووردا عەیب بووە سێ کچم شوو کردو ئاوام کردووە چوم هەر لە ساڵۆنی ئایریشگا هێناویانە لە سیارەکە دابەزیوە قۆڵم کردوتە ناو قۆڵی هێناومە تەسلیم بە زاواکەم لە بەرچاوی خەڵکێکی زۆر ئەمەم کردووە نادا ئێستش ئەوە زۆر مەوزوعی تایبەتیە زانی زۆر مەوزوعی تایبەتیە لەگەڵ کێ باشم لەگەڵ کێ پەشیمانم ئەم زۆر یعنی حەق نییە من بچمە ناو ئەو مۆزوعات و حەقی خۆتە پرسیارەکەی بەڵام من حەقم نییە بچمە ناو ئەو مۆزوعات کێڵە وەڵامەکەی من نابێت ئەمایی سەرێشە بۆ یەکێک لە کچەکانم بۆ ئەمە بکەم یعنی لە باتیوی خزمەتی بکەم سەرێشەی بۆ دروستکەم نا من ئەمەوێ پێتان بڵێم مەسەلەی دەستماچکردن یا دەستماچ نەکردن ئەمە مەسەلەیەکی نەدیتێکی
دێرینە هەیە بەڵام من بۆ خۆم ئەم نەریتەم شکانووە نەریتێکی خۆش. مەدەنیم داهێناوە بە سۆز پرسیاری کرد ئەڵێ چۆن نەوێری بە سیاسەکان بڵێ گەندەڵ کە خۆت سیاسی سیاسی شەیە گەندەڵە هەیە گەندەڵ نییە من لەسەر تەلەڤیزیۆن تا حەدام کردووە وتمامە هەست هەرمایەدارێک من پارەم لایەتی بۆ خۆی بیبە و باسیکە لەکوێ کۆمپانیامە یا حکوومەت بچێت داگیری کا و حەڵاڵی بە من کردنیمە تا حەداکەم کۆمپانیام نییە گەندەڵ نیم دژی گەندەڵیم دژی گەندەڵیم دژی گەندەڵیم یوسف پرسیاری کرد ئەڵێ خانەقین ئەرکی حکوومەتە ئەو شتانەی بۆ بکە جەنابەت لەژێر چ ناو نیشانێکا چوویت ئەو شتانت جا ئەوەش پرسیارەکە دقەتی ئەوێ دقەتی ئەوێ ناڵم دقەتی تیانە دقەتی ئەوێ من فەرماندەی ڕزگارکردنی خانەقینجە لەولا سەعدیە قەرەتەپە جەبارە بووم فەرماندەی بووم هێزم بردووە ڕزگارم کردووە حکوومەتی هەرێم لەوێ نەبووە حکوومەتی عێراق لەوێ نەبووە فەرماندەی کول من بووم من کە چوومەتەوێ خۆ نەچوومەکو عسکەریەکی وشک بچم بۆ ئەوێ وەکو مەلابەختیار چوومەتەوێ بەرنامەی ئابووریم هەبووە بەرنامەی کۆمەڵایەتیم هەبووە بەرنامەی ڕووناکبیریم هەبووە بەرنامەی ئاوەدانیم هەبووە هەموو ئەم بەرنامەمە بووە بە پرۆژەیەکی متەکامل چوومەتە ناو خانەقین 6 دانەماک من کارم کردبووی ئەو شارە لە منکوبیەوە لە بەدبەختیەوە بێنمەوە سەر خۆی ئەو خزمەتانم نەبردایە چێ باوەڕی پێکردم کەس باوەڕی ناکرد ئەو پەڕەگەی 2 هەفتە چەپڵیانەدا دوایی یانەوە دەمانە بۆ چەپڵە ڕێزان هاتوون لەبەرەوە من مەجبور بووم کۆلێج بکەمەوە سەدەی دەرخانەقین بکەمەوە کارەبا بەرم جادەوبان چاکەم ئاوەڕۆکان چاکەم کوورنیشەکە چاکەم مەکتەبی کوردی بکەمەوە مەجبور بووم ئەمە بکەمەوە زبنی واجبەکەم بووە و سەریش کەوتوندەوە تا ئێستا بۆ ئاگاداریتان تا ئێستا لە نەتیجەی ئەو خزمەتانی کردومانە تا ئێستا کوردایەتی لە خانەقی لە 195 باشە ئەحمەد سلێمان پرسیاری کرد ئەڵێ ئایندە بۆ ئۆپۆزیسیۆنە یا بۆ ئەو حیزبانەیە کە ئێستا لە دەسەڵاتان وڵام من بەش بە حاڵە خۆم زۆر باوەڕم بە دەسا و دەستکردنی دەسەڵاتە ئۆپۆزیسیۆن دەربچێ بەیاننامە دەرەکەم پیرۆزبایی دیەکەم ئایا دەرەچێ یا دەرناچێەوە نەتیجەی انتخابات هەیە ناپلیۆن قسەیەکی جوانی هەیە ناپلیۆن هەموو جارە جەنەڕەکانی کۆ کردوێتەوە توێتی ئەگەر چوینە شەڕ چیم بۆ ئەکەن هەر جەنەراڵی قسەیەکی کردووە یەکەوتێتی قوربان 20 تۆپت بۆ گرم 30 ئێسترت بۆ ئێنم واکەم واکە بەویتر وای وتە واکەم وا هەمویان وعدیان داوە ناپلیۆن دیبا لە شەڕ بێنەوە زانم ڕاستەکەنیان درۆکەن با لە شەڕ بێنەوە خۆی نەتیجەی شەڕ دەریەخاتۆ سەرکەوتی دیافسەرکەوتی انتخاباتیش با سنووقەکانی دەنگدان فەرز بکرێت تا تەڵە بکرێ و کاتە زانی کێ دەرەچێت دەستخۆش ئارام پرسیاری کرد ئەڵێ من زۆرم پێخۆشە کە خوشکی شەهید حسێن مەنسوور بوو بە پەرلەمانتار بەڵام ئەڵێ شاڵا لەبری ئەوەی چووی دەنگە بۆ ئەو کۆکردەوە خزمەتێکی زیاتری خانەقینە بکردایە باشتر نەبوو ئەم قسەیە دوو هەڵەیتیایە هەڵەی یەکەم ئەوەیە لە کاتی پەرلەمانە ئیشمان دعایەکردنەوە بۆ پەرلەمان هەڵمەتی هەڵبژاردنە تونای قبل لە هەڵمەتی هەڵبژاردن بەڵام حەقم نییە بە شارێکی خۆمەوە نەخێر ئیجازە بیتخوا یەکەم لە هەڵمەتی بەیانیش هەڵمەتی هەڵبژاردن بێ ئەو پرسیارەی زۆر مهم ئەڵێ لایەکەوە ڕخنە لە یەکێتی ئەگریت و لە لایەک شەوە بانگەشەی بۆ شاری خۆمە من کە چوومەتە بانگشە بۆ ئاگداری جەنابەت خودبەم داوە هەزاران کەس گوێی لێم بووتمە من بە ئەمریکەس نهاتوم بە واجبی شارەکەی خۆم هاتووم بە ئەمریکەس نەچووم بۆ ئاگداری 1 دینار و 1 دۆلار و 1 فلسشم لە یەکێتی نەگردووە کە چوون بۆ هەڵبژاردننی سۆسان 1 فلسم لە کەس وەرنەگردووە من وتم خطابی من لەگەڵ وجدانتانە خەڵکی تر خطابی لەگەڵ جیفان بوو دۆڕا باشە خطابی وجدان بردیەوە ئارام پرسیارێکی دیکەی هەبوو ئەڵێ دکتۆر نەژبەدین کەریم پرسیاری ئەوە کاکە شوبهە لەسەر ژەهر خواردنکردنی ئەویش هەبوو بێ جەنابەت بۆ چوونت چیە لەسەرەوە والله يعني الحقيقة متأسفم بوفاة دكتور نجبدين يعني بو كارثة کۆتایی ژیان زۆر ناخۆشە ئایا ژەهر خواردوو کراوە نەکراوە ئەوە بەس راپۆرتی پزیشکی ئەتوانێەوە ئەوە بڵێ من ناتوانم هیچ قسەیەک لەو مۆزوع بکەم راپۆرتم نەخوێنەوەتەوە تا ئێستا خۆم راپۆرتی خۆمم هەیە زانم چۆن ژەهر خواردوو کراوم پرۆفیسۆرەکەم ماوە خەستەخانەکەم ماوە هەموو خەڵک چەند کەس کرد کە ئەزانی لە چ لایەنێکەوە ژەهر خوارد کراوی ئەو لایەنە خواستی ئەوەی هەبووە ئەویش ژەهر خوارد بکە کە جەناب تێڵێ نە ئەڵەم ئەنە ئەڵەم نە معلوماتم لەبێت چۆن حکوم بدەم دانیال ئەڵێ زۆر ڕەش بینین چۆن بتوانین لەو تاریکێ بینە دەرەوە هەمومان ئەڵێ زۆر ڕەش بەخەبات ئەڵێ لە مێرولەیان پرسی ژیان چیە وتی جوابەکەی وێ وتی ژیان خەبات مێرولە بڵێ ژیان خەباتە بێ ئینسان چی بڵێ ئێستا خوێنکارانی خۆشەویستی زانکۆی لوبنانی فەڕەنسی سەرەی ئێوە هات لە ئەخیرا بابە من گوناحم چییە ناڵین ئەو نان و قەل و برنجە بخۆی لە ماڵی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە جەنابتەوە دەست پێکەین زۆر سەبرەگرت بەڵێ دەستخۆش محەممەد فەریقم دەرچووی
کاردنەوەی بەشی کارژێڕی یاسا پرسیارەکان زۆرن بەس وەختەکە کەمە و کەسایەتی جەنابیشان پرسیاری زۆر هەڵدەگریتن بەس ئەمە نامهێ پرسیارە بکەم یعنی نوعاً ما تەقلیدی بی حەزم لێ ئەوەی بزانم کە لێرەوە چالێنجی گەنجەکانی ئێمەت کرد لە بۆ ئەوەی کە پرسیاری قورس بکەین حەزەکەم بزانم فیدباکی جەناب بچێ بەرامبەر پرسیارەکانمان کەوای لێکردی درەنگی شەو بکێت کالۆوەی ئەهان نەجاتت بی لەناو پرسیارەکان ئافرین درەنگی شەوچی پێستون کەی بەتکا بۆ ئەوەی ڕزگارە بێ و بڕۆی لە پرسیارەکان درەنگە کاکە درەنگە لە سەعات چەنەوە دانیشتوم بەڵێ 5 ساعتەوە لەم مقابلەی وام نەدیوە 5 ساعت ئەمە کاک دکتۆر فواد سڵاو و ڕێزمان هەیە بۆی وەزیری دەرەوەی عێراق وتی دیارە ئەمە ڕۆژی حەشرە مامۆستان بوو مامۆستای جەنابەت بووە مامۆستای من یەکی متەوەستە دەرزی ئینگلیزی پێوتو تەمەەن درێژ بن بەشیت سپاس یەکێکیت کە لە پرسیارەکان لەبری دروستکردنی ئەنجومەن لۆ وەک وەفایەک نەگەڕایەوە لە بۆ ئەو هاوڕێیانێک کە هەندێکیان لە ئەوروپان و بەتایبەت لە وڵاتی نەمسا کە جەنابەت دامەزرێنەری ئاڵای شۆڕش بووی ئەوانیش لەگەڵت دابوون بەگاڵتەوەش بە پێکەنینەوەش وەکو ئەوانەی کە لەگەڵت بوون وەکو کێ لە نەمسا تێیدایە ئەخ بۆی بزانم خزمەتم کردویان نەمکرد نا لۆی ئەوان بگەڕێنیەوە و لە ژێر هەمویان گەڕانەوە هەمویان بەزێکیان لەوێ ماون ئەخ نە ئاڵای شۆڕشێک نەماوە لە نەمسانەیەتەوە ناویەکێتی لەگەڵ من نەمایە نەما من سکرتێری ئاڵای شۆڕش بم یعنی لە من باشتری ئەزانی تەمام پرسیارێکی دیکە ئەوەیە کە جەنابەت متەئسیری بە ئەدەبیاتی ڕووسی لەو پرۆسە زەواجانی کە کردیتت وەکو هەندێک لە هاوڕەکان لۆ بڕیار نەدای خێزانێکی ڕووسی هەبێت ڕوسیام پێرار بوو یەکجار لە حیاتم دیوە کە چوون بۆ ڕوسیا 5 مناڵمەوە بۆ خۆ ناچم شتێک لە ڕوسیا بێنمەوە لاو سەرەتا من ناوم مۆیەد مەهدیە لە کۆلێژی لوبنانی فەڕەنسی بەخێراتنی کاک مەلا بەختیار دەکەم پرسیارم لێ ئەوەیە یەکێتی چۆن دەبیتەوە یەکێتەکەی مامجەلال و بەچێ دەکرێتن بڕوا غەریب تابیم لە بەشی یاسا لوبنانی فەڕەنسی سەرەتا بەخێراتنی مەلا بەختیارەکەین بۆ زانکۆکەمان پرسیارم لە جەنابە ئەوەیە ئایا هێنانی هێزی چەکداری لە دەرەوە لە ساڵی 1970 بە سەرپەرشتیاری نەوشیروان مستەفا کە سەرپەرشتی کردوون بۆ لێدان لە پیرەنەوتەکانی کەرکووک بۆ نمونە کە سەرپەرشتی کردوون لە گوندی مۆرخوادا سەر بە ناوچەی شوانە ئەگەر جەنابە شارەزای و لێ هەبێت چ سوودێکی بە شۆڕشی کوردی گەیان ڕای جەنابی شەچی بوو ڕەتفعلی حیزبی بەعەس چی بوو بەرامبەر هێنانی ئەو هێزە چەکدارانە لە دەرەوە دەست خۆش دواتر فەرمونون ئیسماعیل عەبدوڵڵا لە زانکۆی سەلاحەدین بەش پێێنی دڵ ناوت چی بوو؟ ئیسماعیل عەبدوڵڵا لە ئیسماعیل جاری پێشوش لەگەڵمان بووی باڵە بەخێر بێ زۆر سپاس هەموو بەس لێگرتنەوەی هێزەکان پێشمەرگە دەکەم بەڵام وچیەک نەگیرانێتەوە کێ لە دژیە گرتنەوێ پرسیاری دووەم دوای 32 ساڵ لە ڕاپەڕین بۆچی تاوکو ئێستاکە دوو زۆنی بوونی هەیە پرسیاری سێم کە خۆشم خەڵکەرانێ بۆچی خزمەت بەڕانی ناکرێت بۆچی خزمەت بەڕانی لە کاتێکدا ئەو شار بوو کە مەشغەڵی ڕاپەڕین یازاری هەڵگیرستان دەبوو ئەو شارە بە کە زۆرترین خزمەت بکرا بە بەڵێ ئەمەوێ زۆر بەڕاشکاوی وەڵام بداتەوە ناوی جەنابەت محەممەد مەلا خەلیل زانکۆی لوبنان و فەڕەنسی کۆلێژی یاسا باوەڕکە ئەوانی ترشم بە ڕاشکاوی جوابدایە بە ڕاکشاویە بێ جواب بینەوە باوەڕکە هیچیانم بە پێچ و پەدا جواب لێداوەتەوە آخر ئەوەی من ئەمەوێ زۆر دقیق ئەپرسم حەزمە کرد بەڕاستی لەلایەنی پارتی دیموکراتی کوردستانیش لە مستەوای تو کەسێک لێرە هەبات چکا بەتەنێت و بەرپرسنی لەو شتانێکە من ئەیڵێ بەڕێز مەلا بەختیار بۆچی نەوتوانیوە خستەخانەیەکی نەخۆشخانەیەکی وەکو ڕزگاری لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دروست بکەن بۆچی نەتانتوانیوە سەدەیەکی وەکو دوکان و دەربەندیخان دروست بکەن بۆچی نەتانتوانیوە ڕێگای نێوان هەولێر و سلێمانی بکەنە جوستایی چێ ڕێگر بووە بۆچی نەتانتوانیوە چێشەی کارەبا چارەسەر بۆچی نەتانتوانیوە چێشەی ئاوی خواردنەوە ئێستاوە خەڵک ئەبینین لە چمەعاناتە چیە خۆوانە تەکلیفی ئەوە نەبوو خۆ چێشەی ئیقلیمی نەبوو ئەوە هەموو ئەکرا جەنابتان لەو ماوەی کە حکومڕانیتان بەدەستەوەیە ئەمە طبعاً لە 91 هەتا 2005 هەمووی بە قوربانی گۆبی بەو بودجە بەلاحە و ئیمکانیەتەی کە ساڵانە 12 میلیارد دلار و لە حکوومەتی بەغدای وەرەگرت پێم بڵێ چوو کردی جێشاناست چی لەو قاعی هەیە کە ئێوە کارگەتان لە بۆ هاوڵاتێکی وەچی من لە بۆ ئەو هاونیشتمانیانە دانابی کە ئەمە بەرهەمی بینین چوو کردی ینی سبەی کو دێن داوای دەنگدانی لەمە ئەکەن ئەڵێن یعنی ئەمە متمانە و پێ بکەینەوە بەڕاستی ئەمە ینی ئەوەی زۆر بە سەرعی وەڵام دەیەوە یعنی وجدان بە وجدانە وەڵام دەوە شایانی ئەوەینە ئەمە متمانە و پێ بکەینەوە حەزەکەم بە دڵنیا بە بێوجدانی جواب نادەمەوە زۆر سپاس کاک مەلا بەختیار تۆ مایکەکەت وابزانم کە پرسیارێکی حاجب بکەم مایکەکەت ئاوا چێ بۆ سەر تۆ بێنەرە خوارەوە وەتبان تاسی وەتبان بەڵێ
بەخێر بێ کاک بۆتبان سەلامەت خودابیم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی بەڵێ. پرسیارەکەی من ئەوەیە بۆ مەلا بەختیار سەرۆکی حکومەت بەڕێز سەرۆکی حکومەت و وەزیری دارایی باسی ئەوەیان دەکرد کە لە سلێمانی داهاتە سلێمانی ناگەڕێتەوە بۆ خەزینەی حکومەت هۆکارەکەش ئەوەیە چەند مافیاگەرێک دەستیان بەسەردا گرتووە بەڵام یەکێتی ڕەدیداوە گوتی هیچ مافیاگەرێک نییە لە هەمان کاتدا پاش ماوەیەک کاک باڤێل ژوورێکی ئۆپراسیۆنی کردەوە کە گوایە بە تەلەفۆن جوابی هاوڵاتیان یادەوە یەکێک لە تەلەفۆنەکان کەسێک پێڵێ مافیایەک هەیە دەست بەسەر داهاتی داگرتووە ئەوش ئەڵێ ئیشی منەوە بۆ منی لێگەڕێن ئەوە جوابی پارتی کاک وەتبان ناڵێت دەستی بەسەر داهاتا گرتووە دوو کەیسی جیاوازن ئەوە تەلەفۆنێکە لە بازاڕی دۆلارەکەەوە ئەڵێ مافیایەک هەیە لە ناو بازاڕی دۆلارە ئەوە دوو دروستە بەڵام ئەم ژوورە ئۆپراسیۆنیا خۆیەتی ئەو ژووری ئۆپەراسیۆن نییە کۆڵ سنتەرە ئەگەر تۆش گلەیەکە هەبێت توانین تەلەفۆنی بۆ بکە ینی پرسیارەکەت لە جێی خۆیەتی ئەگەر پرسی بڵێ داهاتی سلێمانی ئایا ناڕوونیتیایە ئەوە پرسیارێکی تەواوە بەس ئەوەی تریان تێکەڵی ئەوە مەکە و دوشتی زۆرجان دروستە بەڵام هەمووی سەبارەت بە مافیاکانە هەتا پرسیارەکەت بە دیاریکراوی چییە؟ پرسیارەکەی من ئەوەیە ئایا مافیا هەیە لە سلێمانی یاخودنا ئەگەر هەیە بۆچی دادگایی کوردستان مافیا هەیە لە کوردستان من باسی سلێمانی دەکەم بەڵێ لە کوردستان مافیا هەیە دەست خۆش ئەمە دیونوسم دەرچوو بەشارەکەت بەپەلا دەمەوێت بزانم بۆچوونی چیە لەسەر کەسایەتی دکتۆر نەزمەدین کەریم کە پێش ریفراندۆم پیاوە بەهێز و دڵسۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و خزمەتکاری کەرکوب بوو بەڵام دواتر بە پیاوێکی ڕاکردوو و چەندین قسەیان هاوشتە پاڵی ئەم پیاوە نەتەوەیە سەراب محەممەد سەراب تاب لە زانکۆی سڵاحەدین پرسیارەکەم ئەوەیە چەند ساڵ ناو سیاسەتی هیچ ساتێک بووە لۆ مەسەن سانیەکی ژوی پەشمان بوولەوەی کە هاتی ناو سیاست کە دیارە لێت سەرسیما دیارە تاڵە ڕەشەکانی لێ سپی کردی بەس پرسیاردۆم عەفۆن سەبارەت بە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆک حکوومەتمان ڕەزار مەسرور بارزانی بوو هیچ تێبینێک لە سەر ئەو کابینی بەجێ دێلی و لەسەر پەرلەمانیش و هیچ ڕەخنەکە بووە لەسەر ئەو کابینەی وەڵامی ئەو پرسیارەی یایەوە کچێک لە دهۆکەوە پرسیارەی کرد ئەزانم جەنابی مەلا بەختیار هەمیشە ڕاشکاوە لە بەرەو پێویست ناکە بڵم بە ڕاشکایی وەڵامم بەرەوە دوو سوالم لێ هەیە وەکو هەمومان هەستی دکتۆرە ناوی خۆت بڵێ بۆ ببوورە ناوم شیرین جەمال سەرۆکی بەشی کارگێڕی تەندروستیم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی هەمومان هەستی پێکەین کە نەوعەن ماسووکە خلافێک لەگەڵ زاواکەیە هەیە کاک پاڤڵ اینجا ئایا حەزەکەم بزانم یعنی نامێت تەفاسیلی مشکلەکە بزانم بەڵام ئایا سیاسیە یاخود عایلەویە کێشەکەی سوالی دووەمم وەکو هەمومان نەزانین جەنابی مامجەلال بەڕەحمەت بێ کە لە ژیانە بوو قەت دانی نەناوە بە کاک پاڤڵە ئێستا کە کاک پاڤڵ بووە بە کولفیل کول لە ناو یەکێتیا با بڵین ئایا ئەگەر مامجەلال لە ژیانە بووە ئەو فرسەتەی بۆ دەڕەخسایاننا من ناوم نیلە لە زانکۆی لوبنانی فەڕەنسی دەخینم لە بەشی زمانی ئینگلیزی زاخۆوە هاتووی تۆ؟ بەێ بەس بەنیوانی لەوێمە بڵێ سەرەتا بەخێراتنی بەڕێز مەلا بەختیار دەکەم دواتر سپاسی کاک بێستۆن دەکەم هەروە سپاسی ستافی ڕووداویش دەکەم لە بۆ ماندووبوونیان من دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەمیان لەم قوناغای ئێستادا کورد پێویستی بە هێزی چەکداریە یاخود پێویستی بەکردنەوەی کەناڵەکانی پەیوەندی دیبلوماسی و سیاسەتە لەگەڵ حکوومەتی فیدرال و وڵاتانی دەوروبەر و دوستان نزیکەکانی کورد سیاری دووەمیش پەرتووکی لە بڕی بیرەوەری کە بەخۆت نووسەری و پەرتووکەی لە پەڕە هەفتە و یەک لەو پەرتووکەدا نووسیوتە کە وەکوونوتێک لە ئەخیری پەڕەکە نووسیوتە تەنها لە یەک سەرۆکی حیزبی عێراقیەوە 2 ملیۆن دلاری بوونێردرا هەتا باشتر بە گشت یەکێتی و پەرتە بچێتەوە ئەو کەسەش دەناسم و پارەکەی بۆ هێناوە ئەگەر بەڵگەت لەسەر ئەو قسەیە هەیە بەڵگەکەمان لە واشکرا بکە و ناوی کەسەکەشمان لە واشکرا بکە تەواو لە محەممەدەوە دەست پێەکەینەوە ئەڵێ فیدباکتان چی بوو لەسەر پرسیارەکانی خوێنکارەکان زیرەکانە بوون یا تەمەڵانە بوون وڵات کوردەڵە بەبێ ڕووپامایی ینی بەبێ مجامەرێکی بێمەعنا زۆرم پێخۆش بوو مناقش زۆر ئەوەیکی زۆرە من نەمتوانیوە ناخی ئەو جیلەی ئێوە بخوێنمەوە ئێستا خوێنمەوە بە کۆمنت و بەوانە کەمتر بتوانیت حقیقەتەکان بزانی بەڵام ئاوا ڕوبەڕوو زۆر باشە زۆرم پێخۆش بوو دەستان خۆش پرسیاری ئەوت لێ کاڵە لە یەکێتی دوورخرایتەوە بۆچی نەگەڕایتەوە بۆ لای ئاڵای شۆڕش بۆچی ئەنجومەنی باڵای سیاسەتی یەکێتیتان یەکە مردوو زیندوو نابێتەوە ئەڵای شۆڕشی قۆناغێ بوو زمانێک بوو کۆتایی هات من بە دیار ئەوە دانانێشم شتێک دووبارە بکەمەوە کە ئەزانم بۆ مێژوو نابێ ئەمە بەڵام جەوهەری ئارای شۆڕش چەپ بوو بەڵێ من چەپە مێستش جەوهەرەکەی من چەپە مێستش خۆم بە چەپێکی واقعی دیموکراسی هێزار ئەوکەی مؤەیەد پرسیاری کرد ئەیوت کێ هەیە بتوانێت یەکێتی بکاتەوە بە یەکێتیەکەی سەرۆک مامجەلالی ڕەحمەتی من پێم وا بێ قەواعدی یەکێتی و خەڵکە بە ئەزمونونەکەی خەڵکە پەڕۆشەکەی هەموو خەڵکی خوێنەواری کە هاتۆتێ پێشەوە وردە
وردە خەباتێکی بێوچانەکەن بۆ یەکێکی تو شکستی گەورە نەبێ و ناتوانم بڵم ئەگەڕێتەوە بۆ زمانی مامجلال من ناتوانم ئەم وعدە بم بەڵام ئەڵێم ئەگەر قەواعدی یەکێتی بە وشیارانە بێنە مەیدان گۆڕانکاری زۆر قوڵ دروستەکەن لە ناو یەکێتی بڕوا پرسیاری کرد دەڵێ 1970 کاک نەوشیروان لە ناوچەی شوان لە کەرکووک بۆ لێدانی کێڵگە نەوتیەکان مەفرەزیان ناردووە پرسیاری لەسەر ئەو ڕووداوە مێژوویە هەبوو کاکە شەڕە ئەزم یەک دقه شەڕە لە شەڕات هەردوو لە هەوڵەدان زۆرترین ئازار لەوی تر بدەن کەرکووک شادەماری ئابووری ئەو کاتێ عێراق بوو لەبەرەوە حکوومەتی عێراق کە ئامادە نەبوو مافەکان بدا شەڕەکە قورستر بوو لە دوایەوە چونە سەر کەرکووک بۆی لە ئابووری عێراق بدرێ لە بۆی شادەمارە ئابوووریەکەی تێک بشکێنرێ چەند سەرکەوت چەند سەر نەکەوتەوە ماوزوعێکی ترە دەرەنجامەکەی چی بوو خۆ لەسەر شەڕی کەرکووک حکوومەتی عێراقی ئەو دڕندەیی بەکارنیێنە لەسەر هەڵەبجە و دوای هەڵەبجە ئەو دڕندەیە زۆر بەکارەدەگینە شەڕی کەرکووک قەسفی بەدواوە بوو قەسفێکی زۆری بەدواوە بوو هجووم کرا ئەوە کرا سەر ڕەکەوت حکوومەتی عێراقی لە دوای هەڵەبجە دەستی کرد بە کیمیان بارانکردن و ئەو ئازارەی داین کە داین اسماعیل پرسیاری لێ کردین ئەڵێ چێ ناڵێ هێزی پێشمەرگەیەک بگرێتەوە بۆچی دوو زۆن هەیە بۆچی ڕانیە خزمەت ناکرێ ئەوە پرسیارەکانی بوو جوابم داوەتەوە ڕاستەوە پرسیارانە محەممەد مەلاخەلیل ئەڵێ ئەویش ئەڵێ بۆچی نەتانتوانیەوە کێشەی کە ها کاک محەممەد زۆر گلەی هەبوو دەستەکانی خۆش بێ بە کوردەکەی ئەڵێ بۆچی نەتانتوانیوە هیچ بکەن پێم خۆشە تێڕوارینەکەت هەمەلایەنە بێ هەمە لە نا با من خۆم ڕێی خۆم بڵێم حەقمەدەی تێڕێی خۆم بڵێمیانە من هەندی ئامارە دەدەمێ بۆی فەرقی ئێستا و پێش ڕاپەڕین بزانانی کە لە ڕاپەڕین هاتینەوە 150 نەخۆشخانە لە کوردستانە بوو ئێستا 500 زیاترە کە لە ڕاپەڕین هاتنەوە بە هەر هەمووی نەگەیشتە 500 خوێندنگا لە کوردستانە ئێستا برەو 2000 ڕوا کە لە ڕاپەڕین هاتنەوە یەک زانکۆ لە هەموو کوردستان هەبوو یەک زانکۆی سلێمانی بوو نابێنە هولێر ناوێن نابوو زانکۆی سەلاحەدین ئێستا بیژمێرە چەند زانکۆمان هەیە لە کوردستانە کە لە ڕاپەڕین هاتینەوە تەنها بینی سلێمانی و کەرکووک دوو سایت بوو ئێستا لە هەولێر سلف لێدە بە سەعاتێک و 20 دقیقە گەیتە دووهۆک دوو سایتە زۆر دوو سایت هەیە زۆریش هەیە کە لە ڕاپەڕین هاتنەوە بۆ معلوماتی جەنابەت سلەیمانی 28 گەڕک بوو ئێستا 200 گەڕک تێپەڕیوە هەولێر بۆ بە دووبەی باشە ئەو سیر کە چەند گەشەی کردووە دووەکی جاران دووە متزاڵی 1975 بە مختەفێتی هاتوومە دووەک پێم سیر بوو شارێکی زۆر پەراوێستخرا و بچووک پێخزمەت بێین تازە ساڵی ئاوەدانەکرایەوە ئێستا دووەک یەکێک لە هەر شارە جوان و ئاوەدارنکاری کوردستانە زاخۆ چەند بوو ئێستا چۆنە ئێمە لە ڕاپەڕین ناتونێتەوە مەحەمەدیان 4 قەزا 28 ناحیە 5000 گون تەختی خاک کرابوو هەمومان ئاوەدان کردوت هەموو ئاوەدان بوو هەر هەمووی ئاوەدان بوو ئەمە ئیجازە بێ ئەمە بۆ معنای نییە من بە تۆ ئەڵێم حکوومەتی هەرێم توانیوێتی تەواوی ئەرکەکانی جێبەجێ بکە نەخێر من ئەڵێم لەم 32 ساڵە لە 91 تا ئێستا لەم 2 ساڵە ئەوەی کراوە ئەتوانرا 15 بەرامبەر ئەوەش بکرێت ئەگەر گەندەڵی نەبوایە ئەگەر پرۆژەی باشە بوایە ئەگەر کێشەی ناوخۆیی نەبوایە چێ بەرپرسە یەکێتی و پارت درۆ بۆ بکەم یەکێتی و پارتی حزبەکانی تر کەمتر بەر ئۆکەی کاک وەتمان ئەڵێ پرسیاری داهاتی سلێمانی کرد و بابەتی مافیایی باس کرد یەکەم من پێم وایە مافیا بەنەوە کوردستانەکەی لە هەموو کوردستانە هەیە یعنی سلێمانی بارگاوی مەکەن بەشتی زۆر کەوانیە لە حقیقەتە لە هەموو کوردستانە ئەو جۆرە مافیایە گەندەڵی مافیایە بەڵێ لە هەموو کوردستانە هەیە ئەنواعی سەرمایەداری هەڵتۆقی و بەهۆی مەسوولەکانەوە بوون بە ملیۆنێر و ملیاردێر هەیە بەڵێ لە هەموو کوردستانەوە هەیە باشە ئەنواعی سەرانە وەرگرتن لە کوردستانە هەیە لە هەموو کوردستانە هەیە هەر پرۆژەیەک لە کوردستان لە هەموو کوردستان بکرێ حزبەکان مەسئولەکان ئەمانە پشتیان هەیە یا وەرەگرن بەڵێ لە هەموو کوردستانەوە هەیە ئەگەر مافیا ئەوەیە لە هەموو کوردستان هەیە لە سلێمانی ئێستا کێشەکان زەق بۆتەوە باسی سلێمانی لە هەولێر لە دووەک زیاترەکرێ بە غەدرێکی گەورەیە زانم ئەوانەی ئیدارەی سلێمانیەکەن وایەن لە سلێمانی کردووە هیچ دیفاع لە هیچی ناکەم محەممەد یونس پرسیاریەوەی کرد کە ڕاو بۆ چوونت لەسەر دکتۆر نەجمەدین کەریمی ڕەحمەتی چییە لە کاتی ڕفراندۆما ڕۆڵی هەبوو بەڵام دوایی نەیتوانی بگەڕێتەوە سلێمانی ناچار هاتە هەولێر دکتۆر نەجمەدین کەسێکە لە شەستەکانەوە کوردایەتی کردووە من نەمەناسی لە شەستەکانە زۆر جێگەی متمانەی پارتی بوو هی بنەماڵی بارزانی بوو مەرحوم مەلا مستەفا کە نەخۆشەکەوێ 2 ساڵ یا 3 ساڵ لە ماڵی دکتۆر نەجمەدینە بێ لە ئەمریکا دکتۆر نەجمەدین دکتۆری سەرپەرشتیاری مەرحوم بارزانی بووە وردە وردەوەکو دیپلۆماتکارێکی کورد لە دەروی وڵات دەرکەوت
دواییش بوو بە یەکێتی بۆ ئاگداریتان بوو بە یەکێتیکی زۆر باشش گەیشتە ئەوەی یەکێتی بیکا بە محافظ بوو بە مەکتەبی سیاسی بەڵام بەرگەی کێشەکانی ناو یەکێتی نەگرت بەرگەی ململانەکانی ناو یەکێتی نەگرت لەبەرەوە وردە سیاسەتەکەی وای لێ هات یەکێتی ئەوانەی دایان نازۆر نیگەران بووندی ئەوانەی دایان نازۆر نیگەران من نە لە دانانەکەیە مەسئولیەتم هەیە نە لە لابرنەکەیشیان مەسئولیەتم هەیە بەڵام ئایا دکتۆر نەجمەدین کوردایەتی کردو بەڵام مێژووکی جوانی هەیە ئایا خزمەتی کردو بەڵێ کردوێتی ئایا نەخۆش کەوتووە بەڵێ نەخۆش کردو ئایا قسەی لەسەرە ڕخنەی لەسەرە بەڵە ئەویشی لەسەرە سەراب ئەڵێ قەت بیر لەوە ناکەیتەوە بڵێ پەشیمانم شاڵڵا داخڵی سیاست هەر نەبوومایە قەت سیاست شەرەفێکی گەورەیە ئەگە بە مۆڕاڵەوەی بیکەیت ئەڵێ نەسیحەتی گەنجانەکەی سیاست بکەن بەڵێ نەسیحەتیانەکەم سیاست بکەن بخوێنەوە پێشەوەی سیاست بکەن خۆیان پەروەردە بکەن اینجا بچنە ژێرباری مەسئولیەتی سیاست سیاست پەروەردەیە سیاسەتی یعنی سیاسیەکی ناڕۆشنبیر وەکو درەختێکی زڕ وایە زەرەری هەیە دکتۆرە شیرین پرسیاری لە ناکۆکی نێوان جەنابەت و کاک بافڵ کرد پرسیاری هەبوو لەسەر ڕۆڵی کاک بافڵ کاتێک کە سەرۆک مام جەلالی ڕەحمەتی لە ژیانە بووە سەرۆک مام جەلال بە هیچ شێوەیەک لە هیچ تەسریحێکە لە هیچ قسەیەکە لە هیچ نووسینێکە ئاماژەی بەوە نەکردو کە لە دواخۆی کوڕەکانی بم قەت شیوانم قەت من لە کوڕەکانی مام جەلال زیاتر ناسم و زیاتریش نزیک بووم لێی و زیاتریش لەگەڵی ژیاوە قەت شتیوانە بوو قەت لە مێژوو مام قەت نەبوو حەزەکەم بزانم جا ئەمان لە دوای ئەوە چۆن بۆ مام جەلال نەخۆش کەوتووە و کێشەی ناوێکێتی و تەکەتور و ناوێکێتی و هێزی تایبەتیەکانی ناوێکێتی چی بەسەرات و چی بەسەر نهات ئەوە نەتیجەکەی بینیت بەڵێ دکتۆرە شیرین لە هەموو قۆناغێک جێگیری بۆ خۆی دانابوو مام جەلال وەکو عەرزم کردی دکتۆرە شیرین من مام جەلال باشە ناسم هەتا مرد من بەشی زۆری عمری سیاسەتم 4 ساڵی ئاڵای شۆڕشی نەبێ هەر لەگەڵ مام جەلال بوو یەکەمی جار کە هاتەوە شەید عەلی عەسکەری کرد بە جێگیری خۆی شەهید بوو دوای شەید عەلی عەسکەری کاک نەوشیروانی کرد بە جێگیری خۆی دوای کاک نەوشیروان کاک کوسرد و تۆربەرهەمی کرد بە جێگیری خۆی بەردەوام جێگیری داناوە بۆ خۆی ئەو جێگرانە چەند موفق بن چەند سەرکەوت بوون نەخۆشی ڕێگەی نەدان ئیشەکانیان بکەن نەیکەنەوە مۆزوعێکی ترە بەڵام ئایا مام جەلال جێگیری بۆ خۆی داناوە بەڵە جێگیری بۆ خۆی داناوە ئێستش لەگەڵ ئەوەی جەنابەت دکتۆر بەرهەم ئەو ڕۆڵە ببینێ ئەو مناقشەم لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم نەکردووە تا بزانم ئاگادار ئەوێ بیکە یا ناوێ بیکە لە حقیقەتا تا مناقشەی لەگەڵ نەکەم ناتوانم ئەو قسانە بکەم بەڵام ئەگە بێتە سەر ئەوەی جارێکی تر بە هەمومان دانیشن مناقشە لە چارەنووسی یەکێتی بکەن من پێم خۆش نییە ئەو ئاوەی ڕابردوو بە هەمان جۆگەڵا بڕوە ئەبێ سەر لە نوێ هەمووی بگۆڕینەوە بە شەخسەکاریشەوە تمۆحیان بیرکردنەوەیان ئەبێ ئاڵوگۆڕی بەسەرا بێ بە ستراکچەری یەکێتیشەوە بێ ئاڵوگۆڕی بەسەرا بێنین پرسیاری کرد هێزی چەکدارمان پێویست پێیە یا ڕووبکەینە دیبلۆماسیەتی بەهێز ئەوە پرسیاری یەکەمی و پرسیاری دووەمی باسی کتێبەکەی جەنابتی کرد کورد پێویستی بە هەموویەتی ئێستا ئێمە هێزی چەکدارمان نەبێ بە دڵنیاییەوە نە هەولێر نە دووەک نە سلێمانی نە هەڵەبجەوان نامێنێ وەکو کەرکووکی لێ بەسەرێت هێزی پێویستیمان بە دیبلۆماسیە بەڵە زۆرش پێویستیمان پێێتی من زۆرم پێ خۆش بوو تقریبان 8 کەس یان 9 کەس هەڵسان وتیان ئێمە تەلەبەین لە پەیوەندی نێونەتەوەیەکان لە نێودەوڵەتەکانە ماستەرە هێنین زۆرم پێ خۆش بوو بەڕاستی ینی زۆر دڵم خۆش بوو بەو خوێندکارانە کە ئەو شادەیەدە کورد پێویستی بە هەموو شتێک نەتەوەی ئێمە هەرێمین ئێمە فیدراڵین ئێمە هەموو شتێک پێویستە بۆ هەموو دەوڵەتان چی پێویستە بۆ ئێمەشەوە پێویستە بۆ ئەو پارەیەش بڵێ من ئەزانم پارەکە هاتووە کێ هێناوێتی کێ وەریگردووە ئەیزانم بەڵام هیچ پێویست ناکە باسیکەم لە خۆشمەوە قسەیە نانووسم من باسی بکەم باشە وەڵام بۆ تۆ باشە بەڵام بۆ من خراپە ئەمە ڕۆژێک دێ باسی یەکەم ئەوە مشکلی مەسئولیت لە مەسئولیتە لەگەڵ خەڵکی تر کە شتە خوێنێتەوەیە من بە سەدان شت هەیە ناتوانم باسی کەم بە سەدان بەس کاک مەلابەختار کە ناتوانی باسی بە سەدان شتی علاقەی بە ئەمنی قەومیەوە هەیە ناتوانم باسی کەم بۆچی بۆ کورد خراپە باسی کەم بۆ خۆم زۆر باشە حەزەکەم بزانین بۆ خۆم زۆر باشە باسی کەم بەڵام بۆ کورد خراپە من چیم لە چاو کووردا کوردیان من کورد تابان کاک مەلابەختار لەم نمونە دیاری کراوەیە جەنابەت باسە کردووە ئەڵێ سەرکردەیەکی عێراقی 2 ملیۆن دلاری ناردۆ بۆ کاک نەوشیروان مستەفا بۆی دژایەتی پارتی و یەکێتی پێ بکاوانیە کە ئەمەد باس کرد زەرەرەکە داوە بای ئەوەی کە خۆت باسیەکەی بۆچی ناوی ئەو سەرکردە عێراقیە ناڵی زەرەرم نەداوە خەبەرەکەم داوە خەبەرەکە لەگەڵ زەرەرەکە دووشتی جیاوازە خەبەرەکە ئەمەوێ بە خوێنەر بڵێم سیرکە ناکۆکی کە ئەکەوێتە ناو حزبەکان ئەکەوێتە ناو حزبێک سیرکەن لە بەغدا چۆن یاریمان پێەکەن ئەمێ ئەوە بڵێم من پەیامەکەم ئەوەیە هیچی تر نییە ئەوە تەفەرموو کردویانیان نەیان کردو ئەژانم کێ بۆ پارەکەی ناردو کێ هێناوێتی کێ وەری گرتووە ناڵی کێ بووە کە ناردوێتی نە باش نییە بیڕم چووکە
من ئەو نەخشەیەی یا ئەو سکێچەی بۆ بیرۆوەریەکانم داناوە 6 بەرگە هیچ بەرگێکی 400 لاپەڕەکەمتر نابێت دامن کاتێک ئەینووسم یەک حەقیقەت نییە بیشارمەوە هەموو یاڵێم وەڵا هێشتا چەند ساڵێکی ماوە من لە دەسەڵات احترامی یەگرم بەڵام لی ناترسم چاوەڕێ هەلومەرجێکەکەم قسەکانی کە ئەیکەم قازانجیە بێ و زەرەری کەم بێت هەلومەرجێکەکەم گیراوە لە چی بترسم 7 جار هەوڵی کوشتنم درراوە لە حیاتی خۆما من 7 جار شەیدی زیندوم 7 جار ئەمەی ژەهرەکە حساب ناکەی چونکە جارانی شەرەوت حوت ئەمەی ژەهر خواردوکردنەکە حساب ناکەی بێ بەهەش ژاهر خواردنەکەم باس نەکردوە تا ئێستا بڵام ئەمە خستوتە 7 جار بە تەقا بە سیارە تەقینەوە بەوە هەوڵی کوشتنم درراوە لە شاق و لە شار بە ژاهر خواردنەکە ئەبێ بەهەشت بڵێ فەرموو ناوت و پرسیارەکەت شۆنم سعید بەخێراتنتان دەکەم زۆر سپاس بۆی لە کولەکەمان ئامادە بوون دوو پرسیارمەیە پێش کۆچی دوایی جەلال تاڵەبانی زۆر دەبینران لەناو کوبنەوە تەلەڤیزیۆنەکان بۆچی دوای کۆچی دوایی جەلال تاڵەبانی ئێوە لە تەلەڤیزیۆن دوورکەوتنەوە لە یەکەتی تووڕەبوون دوورنەکەوتمە ئێستاش لە تەلەڤیزیۆن دەرەچوو ساڵە جارێکە ئێستا بەس پێشتر زۆر من یەکێکم لەو کەسانەی نامەوێت باسی خۆم بکەم من لەو کەسانان قەڵەمم بە بەردەوامی هەیە تەسریحم بە بەردەوامی هەیە چاوپێکەوتنیشم لە کاتی پێویستە هەیە دەست خۆش ئۆکەی پرسیارەکان بە یەک جار وەرەگرین فەرموو ئیمان دڵشاد خوێندکاری تەکنۆلۆژیا زانیارەکان لە زانکۆی نێودەوڵەتی تیش بەخێر بێ زۆر سپاس فەرموو لە چەند ساڵی ڕابردوو کە شەڕی داعش ڕۆیدا چەندین کەسی لەدەستدا و چەندین کەسیش بوونە کەمەندە یەک لەوانە کە بابم پێشەمیان یعنی لە ئەوەلەکانی شەڕەکەی بریندار بوو بۆ کەمەندامی سەنگەر و شانازیشە لە بووم پرسیارەکەی منەوە ئەو دەستکەوتە گەورەی کە هەموو پێشمەرگەکان بەدەستیان هێنا لۆ پاراستنی کوردستان چۆن دەستخۆشی لێکرا و ئایا چه یارمەتیەکتان بۆوانگەاند دەست خۆش دەرچووی پەروەردەی گشتی زمانی ئینگلیزیم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی پرسیاری یەکەم بۆ دەست پێ دەکەم لە دید و ڕوانگەی بەڕێزمەلا بەختیار مامۆستا مەلاکرێکار چێە وە چۆنە ینی وەسفێکی بەسیت ینی ئەگەر بە تۆزێک گۆسفیکەی بە خۆ دەزانی ئەڵێم چی حەزم لێ نیە دوور درێژکەمەوە خۆی ئەڵێ من سەلەفیم و شانازی بە سەلەفی بوونی خۆمەوەکەم پرسیاری دومیشم بە نسبەت گەنجان باز لەوە نەکرا ئەو هەموو گەنجە لێرکانەنا ئەمە تاکەی ئەوهاجی ڕاگرین تاکەی ینی ئینشاڵە تەمەنە درێژ دەبی بەڵام تاکەی ئەوها لە چاوەڕێ بکەین ئەو سیاسیانە بمرن ئەو زە بچینە جێگایان ینی تاکەی ئەو هەموو گەنجە هەریەکە بەهرەی پێیە تاکەی ئەمە هەر لە دواوە ئەوها دانیشین چاوەڕێ لە سەتانەوەتی سەرکردەی حزبەکانی ئێستا کاربەدەستانی حکوومەتی ئێستا نەوەکانی گەنجن ئەوانە نەبوون لە شاخ بەڕێز کاک مەلا بەختە عەزەکەم بەو پرسیارە ژۆبی یارمەتی هاوڕێیان بدەم ئەوە هەر بۆ زانیاریت و یەکێک لە برادەرەکانمان هەروەکو پێکەنی نەجێرمەوە کە خۆی ئامادەکە لەوە بەرنامەی بەڕێز مەلا بەختیار دێتەوە بەرنامە زوو لە یوتیوب بۆ شتانە لیدا بوو هەروە بیر دەکردەوە مەلا بەختیار دەبێ ئێستا بەجداشەوە عامامە بۆ شێوە دەکەوێت تەماشا دەکا ئەو کەسێکی سیاسیەوە یعنی ئەوە دەگەینی مەقسەدمە پەیامەکەم ئەوەیە دەبێ ئەو ڕاستی قبولکەی زۆری لەو گەنجانەی لەو قاعدا بوون جەنابیان یەکەم جارە ببینی و ناشت ناسنەوە ناگەڕێتەوەی کە بەڕاستی تاخیر بوونە ینی وەڵامەکان بۆ دوایی کاک مەلا بەختیار وەڵامی باشم بۆ دێت بۆیە مەوێ مەلا بەختیار من شوان ئەیب چاوشینم قوتابی زانکۆی لوبنانی فەڕەنسیمە پرسیاری من ئەوەیە هۆکار چییە زۆربەی شۆڕژگێران و هەڤاڵانی ڕۆژانی سەختی یەکێتیەکەیان گەیاندا ئەم ڕۆژە کە چی هیچ دەسەڵاتی چی ڕۆیشتویان نییە تەنها باڤل تاڵەبانی یعنی خۆی بڕیاردەر و قرار بەردەستە ڕۆژ سەلام قوتابی زانکۆی کوردستانم سپاس پرسیاری یەکەم پێشبینی جەنابەت بۆ ئەو دۆخە ئاڵۆزە ئێستا چیەکە لە نێوان حیزبە کوردیەکان هەیە ئایا بەڕایت و ئەو دۆخە درێژکراوی شەڕی ناوخۆیە و پرسیاری دووەم لە زانکۆی کوردستان لە یەکەم بەرنامەی بێستن تاڵ لە کاقوبات تاڵەبانی کرا بەڵام جوابەکەمان وەرنەگرت بۆ دەبێت پاش 32 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی ئەوڕۆ کورد خۆی ئاوات بۆ دەسەڵاتی دیکتاتۆری سەدام بخوازێ وەڵامی دایەوە بەس دوای برێکەکە وەڵامی دایەوە لە تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنیش دانرابوو لە سەعاتی 3 و 10 دقە بەدواوە بوو ئەگەر بگەڕێیتەوە سەری لە یوتیوب ئەتوانی مادام پرسیارەکەمان بۆ مەلا بەختیارە ئەوە پرسیارەکە بوو بۆ کورد دەبێت ئێستا ئاوات بۆ دیکتاتۆریتی سەدام بخوازێ ڕێز مەلا بەختیار زۆر بەخێر بێ من گۆرانم قوتابی لە زانکۆی لوبنانی فەڕەنسی ڕاستی بەخۆم چار پرسیارم هەبوو بەس دوان دەکەم لە بەرکاتەکەی پرسیار یەکەم ئەوەیە بەڕێز مەلا بەختیار هەندە ئاوڕ لە مێژوود داتەوە هەندە باس لە سەروەری و تێکۆشان و خەبات
دەکات باس لە ڕابردوو دەکات هێندە باس لە داهاتوو ناکات یعنی زۆر بەکەین باس لە داهات دەکات ئایا ئەوە بەڵگە نییە کە مەلا بەختیار پێی نەماوە یاخود بە زۆرێک سیاست وازی لە مەلا بەختیار هێناوە بەس ئەو واز لە سیاست ناهێنێت پرسیاری دووەم ئەوەیە خۆ پرسیارکی جوانی شازانی ئافرین فەرموو پرسیاری دووەم ئەوەیە ئایا مەلا بەختیار دەتوان لە داهاتوە نزیکدا ببێتە ئەو فریاد ڕەسا کە یەکێتی لەو فەوزایە دەرباز بکات کە تێی کەوتووە تۆڵی پێی نەماوە پرسیارە لێکە کاک مەلا پێی بەختیار پرسیارەکە بەڵێ زانم یاخود هەروەکو ئێستا لە دوورەوە سیر دەکا و ئەگەر بەڵەیە بەڵێ دەتوانی بەچی و چۆن ئۆکەی ناوە چی بوو گۆران بەس یەک پرسیارم یەک وەڵام هەیە لەسەر وەڵامەکەی جەنابی لەسەر سەبارەت بە سوێکی ئاب و 16 ئۆکتۆبەر ڕاستی پێم وایە بەشەی زۆری هەولێر شانازی بە سوێکی ئابۆ دەکات بەس ئایا خەڵکی کەرکووک و ئایا شانازی بە 16 ئۆکتۆبەر دەکەن یان خەڵکی کوردستان شانازی پێوە دەکەن کەس شانازی پێوە کە حەق خوێتی بەڵام ڕاپرسی کراوە کە زۆربەی هەولێر شانازی بە سیوێکی ئابوو ئەوەندەم خوێندبی تۆ بەڵێ ڕاپرسی نەکراوە ڕاپرسی نەکراوە بەس من پێم وایە تا ڕاپرسی تەماشا دەکەم خوێندمەوە کە لە پێش سوێکی ئاب هەولێر کوو بوو لە دوای سوێکی ئابش کوو خۆ لە دوای 16 ئۆکتۆبەری کێتی زۆرترین دەنگیێنا لە کەرکووک ئەوەکەی مەبەحەق ئەوەکەی بە پێوەر ڕاستە بەس ینی ئەو دەنگەی کەرکووکی زۆر قسەی لەسەر هەبوو ئۆکەی گۆران دەست خۆش وەڵامی پرسیارەکەت گوێ گرین دوای تۆزێکی کە بەڵێ فەرموو من ناوم ڕەوشت محەممەد قوتابی لە زانکۆ لەبنانی فەڕەنسی بەخێراتن دەکەین بۆ زانکۆکەمان قوربانت ڕای مامۆستا من نامەوێ بەسمەوە تەفاسیل مۆزوعەکان باسی مێژوو بکەین و قەدیم هەر قەدیم لەو هەلو مەرجە ئێستا ئەمە لە دۆخەکە دێکەتینە لە وەزعی ئێسامە تێداینە یەک ڕێزی ناو گەلی کورد پێویستیانە یان چ بکرێ باشە لە ئێستا نووسە لە ئێستادا چ زۆر بچین پێویست دەستەواژەیەکی کەمە بۆ یەکگرتن یەکگرتنی هێزە کوردستانەکان چارە نووسە ئۆکەی فەرموون من کاروان سیروانم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی خوێندکارم بەخێرات نەچی زۆری کاک مەلا بەختیار دەکەم بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی سەرەتا پێشنیارێکم هەیە بۆ کاک بێستون دەپرسم بۆچی زیاتر سەرکردەکانی یەکێتی بەدەم بەرنامەکانی ڕووداوە دێن لە حەزبی بەرامبەر کەمتر بۆ ئەم جارە داوا دەکەم با سەرۆکی حکوومەت یاخود سەرۆکی هەرێم بۆ زانکۆیەکی سلێمانی داوت بکرێت منیش داواکەی تۆ دووباراکەمەوە زۆرم پێخۆشە لەبەرەوەی کە لە ڕاستیان من بۆ خۆم هەم بۆ جنابی سەرۆکی هەرێمی کوردستان زۆر حەزەکەم داوەتی بکەم لە یەکێک لە زانکۆکانی هەڵەبجە لە گەرمیان لە سلێمانی لە ڕاپەڕین لە کۆیە بەڕێز جنابی سەرۆکی حکوومەت وەزیرە بەڕێزەکان هەرچ کەسێک کە لە وڵاتەیە ئەرکێکی لەسەرشانە بەرپرسیارەتیەکی لەسەرشانە وا بزانم ئەبێ چیدی بێتە بەردەم خوێندکارانی خۆشەویست و ئەو بوێریەی کە مەسەرن کاک مەلا بەختیار ئەمڕۆ پیشانیە هەموو سیاسیەکانی کوردستان پیشانی بن ئێوەش ئەگەر چاڵنجیان بکەن دڵنیام کە وەڵامیانە بێ بۆ ئەو چاڵنجە بەڕای من ئەگەر میوانەکان خۆیان چاڵنجی سێ کەس بکەن چکەگەر بۆ نمونە هیچێک بەلانێ بڵێ پێم ناکرێت بەڵام ئەتوانی هیچ سێ کەس بکەن کە بۆ بەرنامەی داهاتوو ئەوان بەشدار بن ئێرەیە بۆ سلەیمانی بۆ بێستون بۆ شوێنێک بێ بۆ لە هەر زانکۆیەک بۆ بێستون تۆک لە یەکێک لە زانکۆکانی کوردستان بێستون تۆک لە هەر شوێنێ بێ ئەبێ بە سەکۆی گەنجان ئینشاڵڵا کاک مەلا بەختیار بە کەڵکلم هینەوەرگرین چاڵنجی سێ سەرکردەی سیاسی کوردستانمان بۆ بکە کە ئەڵەی ئەبێ بێ لەسەر ئەو کورسەی جەنابەت دانیشێ و بچێتە بەردەم بێژنی پرسیار و ڕەخنەی ئەو گەنجانە من پێم باشە بەڕێز نێچیروان بەرزانی بۆ زانکۆی سلێمانی چاڵنجکان پێشم باشە بەڕێز باڤڵ تاڵابانی بۆ زانکۆی دووە سێم یەکێک لە سەرکردەکانی کۆمەڵی دادگەری یا یەکگرتووی ئیسلامی بەرن بۆ هەڵەبجە ئۆکەی دەستەکانی خۆش بێ ئەمە چاڵنجی جەنابتە بزانین چیمان وەڵام بێن بەڵێ بەڕێز کاک مەلا بەختیار تۆ کەسێکی سیاسی و سەربازی سەرکەوتوو بوویت مێژووشت بەندە بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە و شەهیدەکانمان لێرەدا دەڵێم بۆچی پشتگیری لا و ئەندام سەرکردایەتیانەی ئێستا نوێیەکانی ئێستا کەیە بۆ پشتگیریان ناکەیت بەڵێ منیش لەگەڵ قسەکەی تۆدام لەوانەیە کەسانێکی خراپ هات بن بەڵام باشیشی تایە تۆ ئەگەر بیت
پژیری باشەکان بکەیت ئەگەر کەمینەش بێ با 120 بێ با بڵین تۆ بێت پژیری ئەم 120 بکەیت بۆ کۆنگرەی داهاتوو باشتر نییە و پرسیارەکەشم ئەوەیە تۆ خۆت پەراوێز خستووە یان پەراوێز خراوی وڵامی ئەو پرسیارم داوەوە لە قسەکانی پێشوما بەڵام هەرە ئێمەوە کاک مەلا بەختیار بەخێر بێ بۆ زانکۆکەمان قوربانت من هەندرێن ئەنوەر کوڕەشەهیدم دوو پرسیارم لە بەڕێستان هەیە کەمیان لە تۆمارێکی دەنجی کاک پاڤێڵ تاڵەبانی کە دەڵێ جەنابەت دژایەتی خوا و ئیسلامت کردووە لە بەرهەندێ من سەرچاوی دارایی دەستگا ڕاگەیاندنەکانم بڕیوە جوابەکەی منیش بڵێ بەڵام هەتا ئێستاش ئەوەندەی متابعەمان کردی ئەو دەستگا ڕاگەیاندنە هەتا ئێستاش هەر بەردەوام ئیش دەکات دەپرسم ئایا ئەو بودجەیە ئەگە بڕابی لە چێن دەرەوە لە بۆ دەستگا ڕاگەیاندەی سەرف دەکرێتن پرسیاری دومیشم ئەوەیە لە ڕووی ئیداری و سیاسی جەنابەت لە بینی کاک و باتاڵەبانی و بەرهەم ساڵح کامیان بە باشتر دەزانی بۆ ئیداری و سیاسی حزبی یەکێتی دەستخۆشی لە کاک بێستون دەکەین بۆ کامەی لە کۆکردەوە بە خێراتنی کاک مەلا بەختیار دەکەین بەگشتی دوو پرسیارم هەیە پرسیارێکم علی محەممەد پرسیار یەکەم فەلسفەی سیاسی یەکەتی ئایا هەستی بە شکست کردووە و دووەمیشانەت و لە زۆربەی وشەکان کە باسی یەکڕێزی دەکرد بەس لە دوو پرسیار کە دیقەتمدایە عنی دەتگوت زوو مەسەن زیاتر زۆنەکانش دەینا ناو بابەتەکە مەسەن دەگوت زۆنی سەوز و ئەوانە لە دوو پرسیار و بە گشتیش باسی یەکڕێزی دەکرد ئەگەر بە گشتی ئەمە بمانەوێت یعنی یەکڕێزیەکی بێنە دەرێ پێویست ناقیانی بداوای مەسەن زۆنی سەوز و زۆنی کەسک و یان ئەوانە بە هەمووی ئەوەکەین پێویستەکانی بە هەموو یەک زۆنمان هەبێت من محەممەد حەسەن قوتابی لە زانکۆی لوبنانی فەڕەنسی بە خێراتنی زۆر بەڕێز مەلا بەختیار دەکەم دەمێت پرسیارێک لێ دوو پرسیارم زۆر بوو بەس هەردووان دەکەم بەڕێز مەلا بەختیار بێگومان لای هەم کەسێک دیارە و لاری نییە لە خزمەتی ڕابردوتان و خەبات و تێکۆشانتان بەڵام ئێوە خەبات و تێکۆشانتان لە بۆ بەرزکردنەوەی حزب و پلە و بەدەستێنانی پلە و پایە کرد یاخود بۆ خزمەتکردنی خەڵک ئەگەر بۆ خزمەتکردنی خەڵک بە چیتان کردەوە بۆ خەڵک کە شانازی پێوە بکەن وڵامی محەممەدم ئێمە وەڵاممدایەوە چی ئێمە بەس حیزبمان دیوە سوودمان بێ لەو شۆڕشێکە کردوتانە پرسیاری دووەممان بۆچی نایانە ناو خەڵک ئەگە بەهاتبانە ناو خەڵک لە ماوەی ڕابردوو کە لە سەدەسەڵات بوون بتان زانی بە لە نزیکەوە کێشەی خەڵک چییە ئێستا حزبەکەتان و هەم خەڵکیش بەو دۆخە دەگەشت من بەڵێ نەمزا قوتابی بەشی یاسا بەڵێ بەخێراتنی جەنابتان دەکەم دوو پرسیارم بۆ جەنابتانەیە ئایا لاوازی لە پێشمەرگەدەینەکانی یەکێتی بوو یان لاوازی لە دەسەڵاتی باڵای یەکێتیە کە ئێستا با بڵێن باڵی لێبێتەوە ئایا باڤێڵ تاڵەبان دەتوانێت ئەو باڵانە یەک بخاتەوە یەکێتێکی یەگرت و دروست بکە خاڵی دووەمم ئەویان پێویستە بە سەرعەت جواب دێ ینی پێم خۆشە باوەڕ کە هەمووی بە سەرعەت جواب دەکەم کاوات کردە بەڵام پێم خۆش ئەوەش بە سەرعەت جواب دێ ئایا جەنابی باڤێڵ تاڵەبانی گونجاوە بۆ ئەو پۆستە ئایا لەگەڵ ئەهەبوونی ئەو هەمە سەرکردە بە ئەزمونە وەکو جەنابەت ئایا ڕای تۆ چی لەسەر باڤێڵ تاڵەبانی سپاس دەکەم باش میێوان ئەحمەد بەخێر بێ مەمنون زۆر پرسیار کران بەڵام وا بزانم پرسیار نەکرا لەبارەی دەستورەوە کە پێم وایە ضرورەتێکی موهیمە بۆ ئێمە لە هەرێمی کوردستاندا کە زۆر کێشەکان یەکلایی دەکاتەوە پرسیارەکەم ئەوە لە دوای ساڵی 2009 کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە لە 22 مادە پێک هاتبوو کە ناکۆکی دروست بوو سەبەبی ئەو ناکۆکانش ئەوە بوو کە سەرۆکی هەرێمی کوردستان زۆر دەسەڵەتی هەیە ئایا لە دوای ساڵی 2009 حیزبەکان کوبووینەوە لەسەر ئەم بابەتە و ئەگەر کوببوونەوە ناکۆکی هەبێتن ناکۆکی لەسەر چ بووە و ئایا دەکرێت ئەو ناکۆکیانە چارەسەر بکرێن زۆر سپاس سلااو لە ڕاستیدا پرسیارم نییە کە هیچ لە سیاست نازانم نەژانم سیاست چیە بەس ئەوەی ئەو ڕۆبیستم دەمێ بیدەمەوە جەنابەت یەک شت کە گوتت ئەگەر بتوێ بچینانێک بکڕی سیاست لە هەموو شتێکی بەکاردێ بەڕای من سیاست لە هەموو شتێکی بەکار نایە بەڵکو حەق وعدالت کە هەر سیاستە حەق وعدالت ئەگەر سیاست بەکار بهات باە لێرانە ئەوە ئەدی لەو ملەتەوە هەیە کە حەق وعدالت هەر لەو پرسیاری ئەوە دەست پێ بکە کە با گلەیمان لێنەکە ئیسماعیل یەکەم ئەوەی ئێمەی گەیاندە ئەم ڕۆژە ئەسڵی بەڵام مەسئولەتەکە لەسەر ئەوەی عێراق وڵاتێکی دیموکراسی ڕاستەقینە نییە دەستور جێبەجێ ناکە عەقڵێتێکی تایفەگەری حاکمە و بێمەوە سەر کوردستان یەکەم ناکۆکی نێوان حزبە کوردستانەکان حکوومەتەکەمان وەکو پێویست هەموو حکوومەتەکان وەکو پێویست نەیانتوانیوە ئاواتەکانی خەڵک بەدیبێنن حکوومەتەکە نەیتوانی وەکو پێویست لە 32 ساڵی ڕابردوو ئاواتەکانی خەڵک بەدیبێنی ناومدێکی گەورە دروست بووە مؤامەراتیشمان زۆر لەسەرە ئۆکێ شەونم پرسیاری کرد ئەڵێ دوای سەرۆک مامجەلالی ڕەحمەتی جەنابەت دیار نەماوی بەس جواب بیایەوەتە ماوەم زمانی مامجەلالیشەوە مابووم و ئێستش ماوەم و هەتا ئەو ڕۆژەیش کفنەکەم لەبەرەکەن من کۆڵ نادەم
تەمەەن درێژبی لەگەڵ هەموو ئەوانەی کە لێرەن و ئەوانش کە غایبن هەموو تەمەەن درێژ بن. ئیمان پرسیاری کرد ئەڵێ چۆن دەستخۆشی لە پێشمەرگە کرا من خۆم باوکم بریندار بوو لە کاتی شەڕی دژی داعش چیتان کردو بۆ پێشمەرگە. وڵا بریش ئەڵێم ینی وەکو پێویست قوربانیەکانی پێشمەرگا لە بەرچاو نەگیراوە لە حقیقەتان منش عینی ڕئیم هەیە بەڵام کێشەکان و قەیرانەکان و ئەمانش کاریگەری خۆی هەمووە لەسەر ئیمکانەتی مادی حکوومەتەکە بەداخەوە سەرنجامی گەلێک هۆ نامەوێ بچمە ناوی 30 تا 40 میلیارد دلار قەرزارە بە 30 ساڵ سنگافورە بوو بە یەکێک لە باشترین وڵاتەکانی دنیا ئێستا زیاتر لە 1000 تریلیۆن دلاریان لە بانقەکانی دنیاە. ئێستا ئێمە ئەو حاڵمانەکە یاد پرسیاری لە جەنابەت کرد ڕاو بۆ چوونت لەسەر مەلاکرێکار چییە؟ مەلاکرێکار پیاوێکی سەلەفیە باوەڕی زۆر بە سەلەفیەت هەیە سەرنجامی ئەو سیاسەتی گردوێتێ بەر لێپرسینەوەی یاسایی گەوری لەگەڵ کراوە لە ئەوروپا و لە ئەوروپاش خۆتان نەزانن یعنی چەند ساڵێک تحقیقیان کرد ئەنجا قەراری گرتنیان داخستیانە زندانەوە لەوێ بە ئاسانی خەڵک ناچێتە زندانەوە هەتا لە 100 قسەکان لەسەر ئیزبات نەبێت ناتخەنە زندانەوە. من پێم خۆش بۆ مەلاکرێکارە ئەوە سەلەفیە کاکبستن من جارێکیان تو چوارەم قسەیەم کرد مەلاکرێکار زۆر هجوومیە کردە سەرمان ئەلمانیەکان یەکێتیەکانەوەە ئەو قسەیەم کرد وتم کاک مەلاکرێکار تۆ زۆر زدی دەوڵەتە ئەلمانیەکانیت زۆریش خۆت بە ئیسلامی زەنەی بۆ ناچی بۆ مەکە بۆ ئەچی بۆ نەرویج بۆ ناچی بۆ مەکە یا دەڵێت تاکەی گوێ لە ئێوە ڕاگرین یاد ئەیوت تاکەی گوێ لە ئێوە ڕاگرین کاتی هاتۆ ئێوەش تۆزێک گوێ لە گەنجەکان ڕاگرن و وتیشی بەعام ناتناسن گەنجەکان کە جیلی تازە جەنابتان ناناس. وڵای من ناڵێ هەموو کوردە مناسیە زۆر تەبیعیشە خەڵکە بێت تااقەتی هیچ مەسئولێکی نەبێت تااقەتی سیرکردنی بەرنامە سیاسەکانی نەبێوانە بەڵام پێم بێکێک لە سیما دیارەکانم یانێ خەڵک زۆر ئەمناسی گوناحی من نییە یەکێکە بێ نەمناسیە گوناحی خۆیەتی کە تااقەتی هیچی نیە لە سیاسەتا. ئەوکەی شوان پرسیاری کرد هۆکار چییە کە یەکێتی گەیشتووە بەمڕۆ بۆچی تەنیا بافڵ تاڵەبانی بڕیارەیە بە قسەی کاک شوان تەکەتولەکانی ناوێکێتی چوارەمین کۆنگرە. ڕۆژ پرسیاری کرد ئەڵێ ئەو دۆخی کە ئێستا تیاین تۆش لەگەڵەوە بۆچوونایی کە درێژکراوەی شەڕی ناوخۆیە وادوت ڕۆژ چی ناوخۆیە؟ شەڕی ناوخۆ چی؟ ئەم دۆخی کە ئێستا لە نێوانێکێتی و پارتی ئاسەواری ماوە ئاسەواری شەڕی ناوخۆ بەڕێی من لە سەردەمی جەلالی و مەلاییەوە تا سەردەمی ئەم شۆڕژە ماوە هیچ شەڕی ناوخۆ. بۆچی کورد هیوا بە دیکتاتۆریەتی بەحس ئەخوازێ بۆچی دۆخێک دروست بووە خەڵک یەکەمەوە کورد نییە یەکەمەوە کورد نییە و ئەو خەڵکانن کە تووڕە بن ڕقیانەڵەسیە نەدارن ئەوانە نوێنەری هەموو کوردنین نوێنەرایەتی هەموو کورد ناکەن توێژێکن جەماعەتێکی کەم منەم قسانەکەن کە منە قسانەشم پێ زۆر غەڵەتە. خراپترین حکوومەتی کوردی باشترە لە حزبی بەعس لە فاشێتی بە. گۆران سێ پرسیاری هەبوو ئەڵێ دایمەن باسی ڕابردووەکەی قەت باسی داهاتوو ناکەی ئەڵێ وابزانم سیاست وازی لێ هێناوی بەڵام تۆ واز لە سیاست ناهێنی. وڵایی یەکەم سیاست شخصیتێکی معنەوی نییە تا بزانم بڕیاری داوازی لە من هێناوە و من وازی لێ ناهێنم سیاستە ئەمە یەک دووەمیش پێم وابێ پێم ماوە بۆیە واز لە سیاست ناهێنم. ئەڵێ ئەتوانی تۆ ببیت بە فریاد ڕەزی یەکێتی؟ من باوەڕم بە فریاد ڕست نییە لە دنیای مادیاتە فریاد ڕست خۆتان نەزانن شتێکی میسالی دینیە باوەڕم پێی نییە من بە مەسە لە دنیایەکان بەڵام این باوەڕم زۆرە یەکێتی هێزێکی دێنەماکی بە قووەتە هێشتا هەزاران کادر و ئەندام وانەی هەیە خەباتەکەن بۆیە گۆڕانکاری قوڕ لە ناوێکێتی بەدیبێنن من خۆم یەکێک لەوانە ئەبینم. ئۆکەی ڕەوشت باسی یەک ریزی کرد وتی کەی ئەم یەک ریزیە دێتە دی و چۆن دێتە دی؟ زۆری ماوە زۆری ماوە بەداخەوە زۆری ماوە. کاروان پرسیاری کرد کە بۆچی پشتگیری لە هیچ یەکێک لە سەرکردایەتەکانی ئێستا ناکەی؟ بۆچی؟ ئەندام سەرکردایەتەکانی ئێستا ئەڵێ بۆچی پشتگیریان لێ ناکەی خۆ هەنێک کوڕی چاکیشانتایە ئەو واڵێ کاروان واڵێ کاروانگیان من ئەوەی باشە پشتگیری یەکەم ئەوەی باشش نییە خۆ بیگرێخۆ لی پرسیت پەراوێز خراوی یا خۆتت پەراوێز خستووە؟ من 3 ساڵ پێش کۆنگرە وازم لە کارگەڕی مەکتەبی سیاسی هێناوە علاقەی بە کۆنگرە نییە حەزەکەم بەڕاستی ئەمە ینی تەقدیری بکەن بۆ من بە دیقەت قسەی لەسەر بکەن من کەس بە منی نەوتۆ واز بێنە کەسیش بە منی وتۆ یەکێتی پێشتی بە تۆ نییە خۆ هەڵ ناگرێت کە قرارشم ماواز لە مەسئولی کارگەر بێنم زۆر تەکلیفم لێ کراوە بڕۆمەوە ئەبەدەن قبوڵم نەکردووە خۆم
ئۆکەی خۆم قرارم داوە زۆر 3 باشە. ساڵ پێش چوارەمین کۆنگرە چوومەتە چاودێ دانیشتم خەڵکی قەڵەم و سەقافەت و دابڕان و فیمنیزم و ڕۆشنگەری و ئەلمانێتم هەندرێن پرسیاری کرد سەرچاوی دارایی ئەو مؤسسەیە چییە کە کاک بافڵ بڕی بێتی ئێستا بە چیە ژینەوە یەکەم مەصرفمان زۆر کەمە زۆر مەصرفمان کەمە ئەوە تێی بجە نەبراوە یعنی بجە بڵەمەڵێت بۆ ئەگەداریتان جارێ حەزەکەم بزانن سەیرە بەلاتانەوە بجەی دابڕان کە بڕاوە بدرێت دابڕان و گەلایش کە بڕاوە 2 ملیۆن دینار بووە هەمووی هەڵکو ئازانێ 100 ملیۆن بووە 2 ملیۆن ئەوە دارایی یەکێتی ماوە باخۆیان قسە بکەن 2 ملیۆن دینار بەخوا ماگانە پێمە کرێت چواریش پیاکەم چواریش پیاکە بنەوە کۆنفرانسێکەیە لە هەولێر لە ماوەیە دەست پێکە 52 ڕێکخراوە تەلەفۆنم بۆ دۆستێکی خۆم کرد 10,000 دلاری داولەتی ئەوە هیچ 2 ملیۆن و 3 ملیۆن دینار بۆ دەستگایەکی وەکو چاودێر یا ڕۆشنگەری ئەوانەوە پارێکی ئەوتۆ نییە من خۆشم ئەندامی ئەنجومەنی باڵام بجێ بەردەسم هەیە هەر ئەو بجێ سەرفەکەم ناچم بیتزم خۆ ئەیکەم بە خزمەت پرسیاری لێ کردی بۆ پۆستە ئیداری و حکومیەکان با تاالبانی بە باشترە بینی یا دکتۆر بەرهەم هەرێکێکران بە قپی سەقافەت و شخصیت و توانای خۆی پێویستن کاک علی محەممەد پرسیاری کرد فەلسفەی سیاسەتی یەکێتی هەست بە شکستی خۆی ناکە چێ علی محەممەد پرسیاری کرد فەلسفەی سیاسی یەکێتی شکستی هێناوە یەکێتی خۆی هەست بەو شکستە ناکە من پێم وانەیە فەلسەفەکەی شکستێنەوە بە دلیلی ئەوەی سوسیال دیموکرات لە زۆربەی وڵاتەکانە یا حیزبی دەسەڵاتین یا بە قووەترین حیزبی ئۆپۆزیسیۆنن ئەو فەلسفەیە بەعکسەوە تازە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێت شکستی نێناوە بەس ئەم سەرکردایەتی نەیتوانیەوە بەرجەستەی فەلسەفەکە بە پراکتیک بکە ئەمە مۆزۆیەکی ترە علی محەممەد پرسیارێکی کەشیە بوو ئەڵێ لەلایەکەوە باسی یەک ڕیزیەکەیت و لەلایەکی شۆ خۆت باسی 2 زۆنەکەی منەڵم دیفاکتۆیە کاکە خۆت ئەبی گوێ لە قسەکە بگرن جا ڕەخرم بگرن ئەڵم وەکو دیفاکتۆ وەکو ئەمری واقع دوو ئیدارەیە ناڵم محەممەد حەسەن ئەڵێ خەباتتان بۆ چی کرد و بۆچی نایەنەوە ناو خەڵک وڵای قەت لە خەڵکدا نەبراوین خۆم بەش بە حەڵەکۆم لە ناو خەڵکم ئەو ڕۆژێک کە کەم ببینم لە دابڕان و لە چاودێر و لەوانە دانیشم 25 کەسە بینم ڕۆژی وایە 100 کەسە بینم هەر لە ناو خەڵکم من بۆ ئاگاداریشتان پەیجەکەم خۆم وەڵامی خەڵکە دەمەوە ئەو پەیجەی کە بازنەشینەکەی لەسرە منم خۆم وەڵامی خەڵکە دەمەوە بەردەوام کۆنتاکتم لەگەڵ هەموو ئەوانەی هەیە کە نامم بۆ نووسن چ لە مەسنجەرەکە چ لە پێیجەکەی خۆم جواب بدەمەوە دایمەن ئاگام لە خەڵک ئاگام لە ڕخنەکانە ئاگام لە هەڵسەنگانەکانە تەقاریرە خوێنمەوە خەڵکی زۆر دڵسۆز ئەناسم دێن هەموو شتەکانم بۆ باسەکەن یعنی هەموو شتەکانم بۆ باسەکەن زۆر پەیوەندیکی فراوانم هەیە بن باوەڕکەن لەگەڵ هەزاران کەس پەیوەندیم هەیە هەزاران کەس بەڵێن پرسیاری ئەوەی لێکردن بافڵ تاالبانی ئەتوانێت باڵەکانی ناویەکێتی یەک پێ بگرێتەوە و پرسیاری ئەوەشی لێکردن ئایا بافڵ تاالبانی کەسێکی گونجاوە بۆ پۆستی سەرۆکایەتی یەکێتی نیشتمانی کوردستان یان نا بە پێی بۆچووری جەنابەت من قەت قەنەعەتم وایە هەتا باڤڵ و خەڵکی تر سوور بن لەسەر ئەوەی خۆیان شخصی یەکەم بن و خەڵکیش دوایان بکەوێت بەو نەوەی کە خۆیانێنەوێ ناتوانێت باڵەکانی ناویەکێتی یەکخوا ناتوانێت ڕوتەکانی یەخوا ناتوانێت بیر و بۆچوونە جیاوازەکانی یەخوا چکە زۆر جیاوازینی ئەمە ئەنی ئەمە مەجموعەیە سەرکردەی کۆنین وەکو منن پەروەردەمان جیایە کاک بێستون ڕەگوڕیشەمان جیایە ڕوانگەمان جیایە گیانبینیمان جیایە بۆ سیاست ئەوە قەنەعەتی ئێمەیە ئایدۆلۆژەتی ئێمە وایە ئەمە ناتوانین ئەم ئایدۆلۆژەتە واز لێبێنین بە پینەوە پەڕۆ ناتوانین ئایا سەرکەوتوو بۆ سەرکەوتو نەبووە من بەش بە حاڵەکۆم پێم وایە یەکێتی کەوتوتە بەردەم لۆمە و ناڕزایەکی خەڵک خۆ لە خۆی وای لێ نهاتووە منم بە کوردستان بەجێ بێڵم میێڤان پرسیاری ئەوەی کرد کە دەستور نووسینەوەی دەستور گەشتووەتەوە چی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ ماوەیەک لە 2009 یا جێگەی لە 2009 یا 15 جێگەی مشتومڕ بوو لەسەر دەستور پرسیارەکە کە هەنێک لایەنی سیاسی بە پێی بۆچوونی کاک میێڤان بوون بە ڕێگر بە بیانووی ئەوەی کە سەرۆکی هەرێم دەسەڵاتی زۆرە یەکێک لە کێشەکانەوە بوو بۆ دەستور نانووسێن وڵا نازانەوە دەوان بە ئاشتان بیستووە لە کوردەواریە نووسینی دەستوریش لە کوردستانە وەکو دەوان بە ئاشی لێ هاتووە هەموو دانەیزانن دەوان بە ئاش چیە بەو خوایە کەستان نایزانن خۆ شەرحیکە تۆ کوڕی کوردەواریت کوڕی کوردەواری بۆ یەکێکە لە ئیدیۆمە کۆنەکانی کوردەواری شتێک کە ئەنجامی نەبێ و وەڵامی نەبێ و هەر دووبارەی بێهودە بێ بە ئاشکردن ئەوەی کە لە زاراوی سیاسی پێڵان سەفسەتی ینی مناقشەیە کە قەت ناگاتە نەتیجە دەوان بە ئاش ئەوەیە هۆکارەکانی چییە میێڤانە پرسێ هۆکارەکانی دەنووسینی دەستور چییە دەستور ئیرادەی سیاسی نەتەوەیەکە قانون نییە بە تاقیتەنەوە
پێش هەموو شتێک ڕێککەوتنی سیاسی اینجا نووسینی دەستور بە پێ ئەو ڕێککەوتنە سیاسیە یەک ڕێککەوتنی سیاسی لەوێن حزبەکان کو هەیە تا دەستور بنووسن ئێستا سبب کێشە ئابوووریەکانمانە سبب کێشە سیاسەکانمانە سبب هەڵبژاردنەکانمانە سبب ئەو ناکۆکێنەیە کە بەداخەوە لە باتی ئەوەی بەشێکی وردە و لە چارەسەرکەین زیادمان کردووە وەرزش ها چ وەرزشێکەکەی جەنابە بیستمانە تێنس کردووە کاتی خۆی بەیانیان تۆزە تەمارینی سیویدی یەکەم یعنی بۆ ئەوی نەتەپم نەکەوم تەمارینی سیدی یەکەم ئەوەیە لە خواردن زۆر ئاگام لە خۆمە من کەسێکی نەوسن نیم زۆر ئاگام لە سیستەمی خواردنی خۆمە وەرزش من خۆم وەرزشەوان بووم لە وەرزشەوە هاتوومەتە دنیای سیاست حەوت جارێکەکەمی خانەقین بوون بە یاری پیمپۆنگ تێنسی سەر بە جارێکیشیان یەکەمی دیالە بووم وەرزشم زۆر خۆشەوەی ئێستا ئەوە مۆندیالی ژنانی جیهانە هەموو شەوێک سەیری دوو یاریەکەم مۆندیالی پیاوان سەیری هەموو یاریەکان یاری نییە لە هەموو یاریەکان هەموو ورژەکان سیرەکەم من سەیری سینەماشەکەم تەبع دەستەکانە خۆش بێ هینێکی زۆر جوانمان بۆ ئامادە کردووی کاریکاتوری جەنابەت وابزانمی هەردووکمانە کە لێرە دانیشتوین ئۆکەی ئەمە پێشکەشەکەین بۆ ئەوەی کە لە ژووری میوانەکەی خۆت هەڵی واسی وەکو دیاری ئێمە بۆ جەنابەت دوای ئەوە سێلفیەکی فراوانیش ئەگرین هەر هەمووتان هەڵسنە سەر پێ کاکمەلا بەختیار سێلفیەکمان بۆ ئەگرێ بەس ئێستا ئۆکەی بزانین پێشکەش بە خاڵە بەختیار ئەوە کاک بێستونە پاڵی پێوەنایی بوونی و بێژنگی پرسیارەکە کامێرایەک لە نزیکەوە وەریگرێ براڕۆکە ناشرین دەری کردو وڵات جەنابەت باشتری بۆستە با ڕایگرین بۆی کامێراکە تۆ باشتری من ئەم جارە خاتری کردو دەستە خۆش بێ کاکە زۆر دەستەکانە خۆش بێ چەپڵەیەک بۆ بێهنام کاریکاتوریستێکی زۆر بەتوانە زۆر گرنگە بەرلامانەوە کللتوری کاریکاتور جارێککە دروست بێتەوە لەم نیشتیمانەیە جارێککە دروست بێتەوە دەستەکانە خۆش بێ کاریکاتێک زۆر تەسیری لە بۆ لە سەرمەدای منی ژەرمەوە کامیانە لە گۆواری ئەلڤا کاریکاتێرێکم بینی مقابلەی کێکەکان قەڵەو زۆر قەڵەو پرسیارەوەوانەیە کابرا قەڵەوە منەکەش لە دەمایەتی لە ئاخرە کە مزیعەکە لێ پرسیە ئەڵە لە کۆتایی چاوپێکەوەنەکە چیت پێشکەشکەین مەبەستی گۆرانیە ئەویش ئەڵە تشریب ئێستا ئێمەشین بیری لای خواردن بووە باشە کۆفی برێکێکمان پێشەوە یەک سێلفی جەنابەت لەگەڵ سێلفی گرتنە باشە وەزغەت ئۆکەی ئاوا وابزانام هەمومان دەرەچین کاک بەختیاری لە دەرچە لەبەر ئەم نزمم کرد لەبەر ئەم سپاس بەخێر بیت دەستان خۆش بێ تو كل الكنفاني رونا يا شباتاري تو بمليونا يا ارزاني خملا تره و شاگو
پژینه دب هجینه دست مالال دست پژینه خملات روشا گفنده یاب که راسونه ورینه گزیا برده دیگل بستا خوش یا قرمز بورینه سری پرچم که تو کشه دل بودلا بلبینه گزیا برده دیگل بستا خوش یا قرمز بورینه سری پرچم که تو کشه دل بودلا بلبینه گل میشن اسمر حالم پرشان گل میشن اسمر حالم پرشان هرچند کوت ما غریبین عیشم عهد و پیمان هرچند کوت ما غریبین عیشم عهد و پیمان دل من برده رو که چاوا کلگری کتن آقا تو خوان بوی همی گاوا دل من برده رو که چاوا کلگری کتن آقا نه تو بوی بیگ نه زاوا کلگری کتن آقا نه تو بوی بیگ نه زاوا بستون توک بە سپۆنسەری ئیمپار وۆڵد سەردار گروپ پرۆژەی بولیڤارد کۆمپانیای هایسنس